پرستوخانەی شەپۆلی دەنجی ئەشەتی نابینیانی کوردستان دەستەی باڵا هەولێر. بابەت گوڵبژێرێک لە چیرۆکی منداڵان لە کتێب و گۆڤارەکان. ئامادەکردنی حوسام جەلال، خوێندنەوەی بێگرد، جێبەجێکردنی ڕۆژگار شادی. بەروار 6/3/2011. چیرۆکی یەکەم پێشبڕکێی مێشەنگ و کەروێشک، ئامادەکردنی سیما سابیر زەنگەنە. هەبوو نەبوو کەس لەخوا گەورەتر نەبوو. کەروێشکێکی ژیر و زیرەک هەبوو، لە ڕاکردندا زۆر خێرا بوو. هیچ کەس نەیدەتوانی لێ بباتەوە و بەهۆی ئەمانەوە لە خۆبایی ببوو دەیگوت کە هیچ کەس لە من زیرەکتر نییە. ڕۆژێکیان کەروێشک لە کاتی پیاسەکردندا چای بە مێشەنگێک دەکەوێت. کەروێشک ئارەزوو کرد کە لە پێش مێشەنگەکە زیرەکی و لێهاتووی خۆی پیشان بدات. بۆیە بە پێش مێشەنگەکەدا تێپەڕی و بەدەم گۆرانیەوە دەیگوت: من لە هەموو کەس زیرەکترم، من لە هەموو کەس ئازاترم. مێشەنگ کە گوێی لەمە بوو چۆ پێش کەروێشک و گوتی: نا، ئەمە ڕاست نییە. تۆ نابێ ئەوها لە خۆبایی بیت، چونکە لەوانەیە کەسی زۆر لە تۆ زیرەکتر هەبێت. من لە تۆ زۆر خێراترم. کەروێشک گوتی: ها مێشەنگی بچوو، دەڵێ من لە تۆ خێراترم؟ باشە ئەگە پێت وایە تۆ خێراتری، وەرە با پێکەوە پێشبڕکێ بکەین. مێشەنگ لە دڵی خۆیدا گوتی: دەبێت فێڵێکی ئەوەندە گەورەی لێ بکەم کە ئیتر هەرگیز لە خۆبایی نەبێت بەرامبەر بە گیاندارانی دارستان. پاشان گوتی: باشە کەروێشک، من پێشبڕکێیەکت لەگەڵدا دەکەم، بەڵام بەو مەرجەی ئەگەر من بردمەوە ئەوا دەبێت تۆ لە پێش هەموو گیاندارانی دارستان دانی پێدا بنەی کە من لە تۆ زۆر خێراترم و ئەگەر تۆش بردتەوە ئەوە بە پێچەوانەوە. کەروێشک بەمە ڕازی بوو، بەڵێنیان بە یەکتردا کە بۆ ڕۆژی دواتر پێشبڕکێیەکە دەست پێ دەکەن کە ڕێگەیەکەی نزیکەی 50 کیلۆمەتر دەبوو. بۆ بەیانی ڕۆژی دواتر مێشەنگ و کەروێشک لە شوێنی دیاریکرا و ئامادە بوون. مێشەنگ وتی: 1 2 3. ڕاستەخۆ کەروێشک بۆی دەرچوو، بەڵام پێش ئەوەی کەروێشک ڕابکات، مێشەنگ بە هێمنی چووە ناو مۆکانی کەروێشکەوە لەسەر پشتی خۆی تون گرت و بەڵام کەروێشک نەیدەزانی کە مێشەنگ لەسەر پشتێتی. ئینجا کەروێشک بۆی دەرچوو. پاش هەوڵ و کۆشش و ماندووبوون، کەروێشک ئەو ڕێگا 50 کیلۆمەتری بڕی و خەریک بوو لە شوێنی دیاریکرا و نزیک دەبووە کە ڕاوەستا و ئاوڕێکی بۆ دواوە دایەوە و لەبەرخۆیەوە گوتی: ها مێشەنگی بچووک، دەیەوێت لە من بباتەوە، ئەو نازانی من چێم. کاتێک کەروێشک ڕاوەستا بوو ئەم قسانەی دەکرد، مێشەنگ لەسەر پشتی کەروێشک هەڵفڕی و چۆ شوێنە دیاریکراوەکە و دانیشت. کەروێشک دوای ئەوەی قسە و گاڵتە پێکردنەکانی بە مێشەنگ تەواو بوو، بەرە شوێنی دیاریکراوەکە ڕۆیشت و کە گەیشتە ئەوێ بینی مێشەنگەکە لەوەیە. کەروێشک سەری سوورما و گوتی: تۆ کە گەیشتیتە ئێرە؟ مێشەنگ گوتی: نزیکەی نیو سەعات دەبێت. کەروێشک زۆر تووڕە بوو، هیچ باوەڕی بەوە نەدەکرد کە مێشەنگ بتوانێت لە بووباتەوە. بۆیە گوتی: باشە مێشەنگ، وەرە با پێشبڕکێتت بکەین و بگەڕێنەوە بۆ ئەو شوێنەی کە لێوە هاتوین. ئەگەر تۆ برتەوە ئەوە دانی پێدادەنێم کە تۆ خێراتری لە من. مێشەنگ ڕازی بوو، بڕیاریدا هەمان فێر دووبارە بکاتەوە. خۆیان ئامادە کرد و مێشەنگ گوتی: 1 2 3. ڕاستەوخۆ مێشەنگ چووە ناو مۆکانی کەروێشکە و کەروێشک بۆی دەرچوو. دووبارە دوای هەوڵ و کۆشش و دەردەسەری و ماندووبوون، کەروێشک لە شوێنی دیاریکرا و نزیک بووە و ڕاوەستا و ئاوڕیدایە و پاشان گوتی: ها ئەم جارەیان تۆ هەرگیز لێم نابەیتەوە ئەی مێشەنگی بچوو. لەو کاتەدا مێشەنگ هەڵفڕی و چۆ شوێنی دیاریکرا و دانیشت. ئینجا کەروێشک گەیشتە ئەوێ و کاتێک کەروێشک بینی مێشەنگ لەوەیە، هۆشی لای خۆی نەما و هاواری کرد، دەستی کردە گریان. پاشان چۆ لای مێشەنگ گوتی: بەڕاستی تۆ زۆر خێراتی لە من، ئێستا تۆ چیت دەوێ من بۆتی بکەم؟ مێشەنگ گوتی: مەگری، بەڕاستی تەنها گریان و پەشیمان بوونەوە ئەنجامی هەموو لە خۆباییەکە. من ئەوەم لە تۆ دەوێ کە چیتر بە چای سووک سەیری کەسانی دەوروبەرت نەکەیت و ئێستاش داوای لێبوردن لەگەشت ئەو گیاندارانە بکەیت کە ستەمت لێ کردوون. کەروێشک گوتی: باشە، من داوای لێبوردن دەکەم و بەڵێن دەدەم کە چیتر بە چای سووک سەیری کەس ناکەم. لەم چیرۆکە چی فێر بوویت؟ بۆهۆی ئەم چیرۆکەوە فێر دەبین کە ڕێز لە کەسانی بەرامبەرمان بگرین و بە چاوی سووک سەیریان نەکەین و خۆمان بە گەورەتر نەزانین لە خەڵکی. من کەروێشکی چێویمە، دوژمنی مەمڕێویمە،
من کروشکی چوی ما دشمنی ممروی ما گشت خورنیم به زیانم آسوده مرگلانم گشت خورنیم به زیانم آسوده مرگلانم من کروشکی چوی ما دشمنی ممروی ما من کروشکی چوی ما دشمنی ممروی ما کروشکی چوی ما دشمنی ممروی ما من کروشکی چوی ما دشمنی ممروی ما بزیان دمو دارم نرمجی و جزر داخل بزیان دمو دارم نرمجی و جزر داخل من کروشکی چوی ما دشمنی ممروی ما من کروشکی چوی ما دشمنی ممروی ما کروشکی چوی ما دشمنی ممروی ما من کروشکی چوی ما دشمنی ممروی ما نرمون اولو خربنم خب الکو گشتنم نرمون اولو خربنم خب الکو گشتنم من کروشکی چوی ما دشمنی ممروی ما من کروشکی چوی ما دشمنی ممروی ما چیرۆکی دووەم ئایەت الکورسی ئامادەکردنی سیما سابر زەنگەنە. هەبوو نەبوو کەس لەخوا گەورەتر نەبوو. خێزانێکی بەختەوە لە شارێکدا دەژیان. ئەو خێزانە پێکات بوون لە ژن و مێردێک کە منداڵێکی تەمەن 3 ساڵیان هەبوو ناوی دانا بوو. دایک و باوکی دانا دوو کەسی زۆر چاک بوون، قورئانیان دەخوێند و نوێژیشیان دەکرد. بەڵام لە شەوێکی تاریکدا کاتێ باوکی دانا و دانا خەوتن، تەنها دایکی دانا بەخەبەر بوو. 3 دەس هاتنە پێش ماڵی دانا و هەوڵی شکانی دەرگاکەیان دەدا. دایکی دانا هەستی کرد کە دەست هاتوونەتە پێش ماڵیان و خەریکن دەرگاکە دەشکێنن. لە ترسا باوکی دانای بەخەبەر هێنا و دانای لە باوەش گرت و پێی گوت: پیاوەکە چی بکەین؟ دەست هاتۆتە پێش ماڵمان، ئێستا دەرگاکە دەشکێن و هەمومان دەکوژن. باوکی دانا گوتی: مەترسە ژنەکە، ئێمە خوامان لەگەڵا، ئەگەر خوا گەورە ویستی ئەوە هیچمان لێ نایەت. اینجا باوکی دانا دەستی دایە قورئانەکەیان و دانای لە باوەش گرت و دەستی کرد بە خوێندنەوەی ئایەت الکورسی. لەبەر ئەوەی دایک و باوکی دانا زۆر لە خوا ترس بوون، خوای گەورە ڕەحمی لێیان کرد و دەرگاکەی ماڵی دانا لە پێش چاوی دزەکان وەکو قەڵایەشی لێ هات. کاتێ دزە خوانە ناسەکان ئەم دیمەنەیان بینی، نائومێد بوون و گەڕانەوە. بۆ ڕۆژی دواتر باوکی دانا سەفەری کرد و دانای بچووک و دایکی بەتەنها مانەوە. کاتێ شەو داهات دزەکان زانیان باوکی دانا لە سەفەرە و ئەمەیان بە هەڵزانی و دووبارە چوونەوە بۆ ماڵی دانا. کە دایکی دانا بینی دزەکان هاتوونەتەوە، زۆر ترسا و دانای هەستاند و پێگوت: دانا گیان، ئەوە دووبارە دزەکان هاتوونەتەوە، نازانم چی بکەین. داناش بە زمانە منداڵەکەی خۆیەوە گوتی: دایە گیان مەترسە، ئێمە خوامان لەگەڵا.
ئینجا دانیشت و دەستی دایە قورئانەکە و هەوڵیدا لاسای باوکی بکاتەوە گوتی کوسی بان کوسی خوا گیان کوسی بان کوسی. دانای بچکۆلانە و پاک نەیدەزانی بە چاچی ئایەتول کورسی بڵێن، بەڵام لەبەر خۆشەویستەکەی بۆ خوای گەورە و میهرەبان بەزەی بۆ منداڵە 3 ساڵانە داهاتەوە و دیوار و دەرگای ماڵیان لە پێشچاوی دزەکان بوو بە پۆڵاو زۆر گەورە و زەخم بوو کە کۆتاییەکەی هەر دیار نەبوو. دزەکان دیسان بە نائومێدی گەڕانەوە. بۆ بەیانی کاتێ باوکی دانا لە سەفەرەکەی هاتەوە لە دەرگا درا و دایکی دانا چوو دەرگاکەی کردەوە بینی دزەکان بوون و داوایان کرد کە دەبێ باوکی دانا ببین و ئەویش فەرموو لێکردن و چوونە ژوورەوە. دزەکان ڕویان کردە باوکی دانا و یەکێکیان گوتی بەڕێز ئێمە هاتووی چەند پرسیارێکت لێ بکەین، تکایە بەڕاستی وەڵامی دروستمان بدەرەوە. باوکی دانا گوتی باشە فەرموو پرسیارەکەت بکە. دزەکە گوتی ئێمە هەر ئەو دزانین کە دوو شەو بە مەبەستی دزیکردن دێنە ماڵتان، بەڵام لە شەوی یەکەم دەرگاکەتان بوو بە قەڵایە کە ئێمە بە نائومێدی گەڕاینەوە. شەوی دووەم ئێمە هاتینەوە، بەڵام دووبارە دەرگا و دیوارتان گەورە بوو بە پۆڵا کە ئێمە نەمانتوانی هیچ بکەین. ئێمە هاتوین بزانین ئێوە چی دەکەن کەوا دوو شەوە ئێمە نەمانتوانیوە هیچ بدزین لە ماڵە. لە ڕاستیدا شەوی یەکەم من لە ماڵ بووم و ئایەتول کورسیم خوێن بۆیە خوای گەورە ڕەحمی لێ کردین، بەڵام دوێنێ شەو من لە ماڵ نەبووم، نازانم چی ڕوویداوە. داناش گوتی باوە گیان مەموم دوێنێ شەو گوتم کوسی بان کوسی. دزەکان گەگویان لەمانە بوو هەلەوێدا تۆبەیان کرد و بڕیاریاندا کە هەرگیز دزی نەکەن. لەم چیرۆکەوە چی فێر بووین؟ ئەم چیرۆکە فێرمان دەکات کە لە خوای گەورە زیاتر نابێت لە هیچ شتێکی تر بترسین، چونکە خوای گەورە هەردەم لەگەڵمانە و پارانەوەکانمان قبول دەکات. بسم الله بسم الله أحلى كلام تعلمنا لما نأكل لما نشرب دوما نحكي بسم الله لما نأكل لما نشرب دوما نحكي بسم الله بسم الله بسم الله لما نقرأ لما نكتب دوما نحكي بسم الله لما نقرأ لما نكتب دوما نحكي بسم الله لما نجري لما نلعب دوما نحكي بسم الله لما نجري لما نلعب دوما نحكي بسم الله بسم الله بسم الله بسم الله بسم الله أحلى كلام تعلمنا بسم الله بسم الله أحلى كلام تعلمنا بسم الله بسم الله. چیرۆکی سێم سوپاسگوزار بە ئامادەکردنی ئاوان یاسین. میدیا کیژێکی جوان و ژیر بوو، بەڵام هەمیشە کە دەچۆ بەردەم ئاوێنە سەری خۆی دەکرد و دەیوت من بۆ جوانتر نەبووم، یان بۆ چاوم ڕەنگێکی تر نەبوو، یان بۆ پرچم وانە بوو، زۆر شتی تر. تا ڕۆژێکیان باوکی وتی کچم خۆت ئامادە بکە دەچینە شوێنێکی تایبەت. میدیاش وتی باشە. میدیا خۆی ئامادە کرد و لەگەڵ باوکی بەڕێکەوت. باوکی میدیا برد بۆ خانەیەکی منداڵان کە هەموو منداڵەکان ئەوێ کەم ئەندام بوون، هەر یەکە و بە زۆرێک. باوکی وتی میدیا گیان سەری ئەو منداڵە جوانانە بکە، یەکێکیان چاوی نییە و ئەوی تریان دەستی نییە و یەکێکی تریان لاڵە و هەر یەکە بەهۆی ڕووداوێکەوە یا هەر لە سەرەتای ژیانیانەوە خوای گەورە بۆ شێوەیە دروستی کردن و هەر یەکێکیان ئەندامێکی دەستیان نییە. کیژە جوانەکەم ئەگەر تۆ لە زەیەکێک لە منداڵانە بی چی دەڵێیت؟ میدیاش بۆ ماوەیەکی زۆر ڕامەوە بیری کردەوە، پاشان وتی بابەجیان سوپاسی خوا دەکەم هەموو دەستەم ساغە و بێکەم و کوڕیا. باوکیشی وتی ئافەرین کچەکەم، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت ئێمە هەموو پێکەوە زۆر ڕێزی ئەم زۆرە مرۆڤانە بگرین و پێکەوە هاوکاری و یارمەتی دەریان بین بۆ ئەوەی ئەوانیش وەکو کەسانی ئاسایی بتوانن ژیانیان بەخۆشی بگوزارێنن. میدیا وتی بەڵێ بابەجیان تۆ ڕاست دەکەیت، هیوادارم هەمومان وەکو تۆ بیر بکەینەوە. مناڵین وەک گوڵ جوانین نەوەی دوا ڕۆژ ژیانی مناڵین وەک گوڵ جوانین نەوەی دوا ڕۆژ ژیانین زۆر حەزمان لە خوێندنە لە ژیان و پێشکەوتنە زۆر حەزمان لە خوێندنە لە ژیان و
چیرۆکی چوارەم شنە لەگەڵ خۆردا ئاش دەبێتەوە. ئامادەکردنی ئەسعەدی لورزادە. شنە لە شەوانی هاویندا هەرگیز لە ژوورەوە و لەبەر ئامێرە فێنکەرەوەکان نەدەخەوت، بەڵکو لەگەڵ نەنە پیرۆزیدا دەچوونە سەربان. نەنە بە تەسبیحەکەی دەستی یادی خوای گەورەی دەکرد و شنەشەکەیە کە ئەستێرەکانی ئەژمار دەکرد. کاتێکیش بێتاقەت دەبوو ڕووی دەکردە مانگ و بە خەیاڵیەوە پرسە زێڕینەکەی بۆ دادەهێنا و لە چیرۆکە خۆشەکانی نەنەی بۆ دەگێڕایەوە کە خایفشی لێ دەکەوت. نەنە پیرۆز بە ئاسپایی ماچێکی دەکرد و بانی دەدا. بەیانش کە خۆر هەڵدەهات شنە لێوی لە خۆرەکە هەڵدەسوقاند و دەیگوت پرچت بڕن ناهێڵی تێر بخەوین. لەم ڕۆژانەدا کە دنیا سارد بووە شنە لە حەوشەکەی ماڵی خۆیدا یاری دەکرد. لە ناکاو خۆر لە پشت هەورێکەوە ون بوو خۆی حەشاردا. شنە بە خەمباریەوە گوتی خۆرە جوانەکە ئەوە بۆچی خۆت دەشاریتەوە ئەی نازانی من سەرمام دەبێت؟ خۆرەکەش بێ ئەوەی خۆی پیشامداد گوتی ئەی تۆش نازانی منیش دڵم لێ چچکاوە؟ تۆ هەر لە زستاندا منت دەوێت و هەر هاوڕێتی مانگ دەکەیت و منت خۆش ناوێت. شنەش بزەگرتی و گوتی ڕاست دەکەی من هەڵە بووم بڕیار بێت ئیتر هەم مانگم خۆش بێت و هەم تۆی جوانیش. خۆرەکەش لە پشت بەڵا هەورەکەوە سەری دەرهانی و یەکسەر تیشکە جوانەکانی گەیاندە لای شنە و دەستیان کرد بەیاری کردن. چیرۆکی پێنجەم کەروێشکێکی ژیر. ئامادەکردنی ساری کەمال جەلال. ڕۆژێکیان کەروێشکێک لە ناو دارستانێکدا دەسوڕایەوە بینی مریشکێک و چەند جوجەڵەیەکی جوان دەگریان. کەروێشکەکە لێیان چۆ پێشەوە وتی مریشکە خان پێم ناڵێ بۆچی وا دڵتەنجی؟ مریشک وتی ئێستا ڕێویەکی فێڵباز هاتوو بە فێر بێچێکی لێ سەندم بۆیە دڵم تەنگە و نازانم چی بکەم. کەروێشکەکە وتی خەممەخۆ تۆ پێم بڵێ وەکوێ چووە ئێستا یارمەتی دەدەم. مریشکەکە جێگاکەی پێوت و کەروێشکەکە زۆر بە خێرایی ڕۆیشت. کەروێشک بینی وا جوجەڵەکە بەدەم ڕێویەکەوە دەجریوان. کەروێشکی ژیریش بیرۆکەیەکی جوان بە مشکیدا هات و چوو بۆ لای ڕێویەکە و پێیوت مام ڕێوی ئەم کاتت باش ئەوە چی دەکەیت؟ ڕێوی وتی ئەم بەچکە مریشکە دەبم بۆ بەچکەکانم زۆر برسیانە. کەروێشکەکە زۆر بە ترس و لە پڕاوتی ئەوە شێرە چی بیستووە وا بەرەو ئێرە بە تووڕەی و خێرایی دێت. لەو کاتەدا مامڕێوی زۆر بە ترسەوە ئاوڕیدایەوە و گیانی کەوتە لەرزین و جوچکەکەی لەدەم کەوتە خوارەوە. کەروێشکەکەش زۆر بە وریاییەوە بەچکەکەی هەڵگرت و ڕایکرد تا ڕێوی ئاوڕیدایەوە. کەروێشکەکە لەبەر چاوی ون بوو. ڕێوی ئیدی هیچ دەسەڵاتێکی نەما و بە شەرمەزاری گەڕایەوە ماڵەوە و کەروێشکش بێچووەکەی گەڕاندەوە بۆ ماڵەوە.
مریشکیش بەم دیمەنە زۆر دڵخۆش بوو، زۆر سوپاسی کەروێشکەکەی کرد کە بێچوەکەی بە و خوشک و براکانی شاد کردەوە. من کەروێشکی چێویمە دوژمنی مەمڕێویمە، من کەروێشکی چێویمە دوژمنی مەمڕێویمە، گۆشت خۆرنیم بێ زیانم ئاسوودەی مرگوڵانم، گۆشت خۆرنیم بێ زیانم ئاسوودەی مرگوڵانم. من کەروێشکی چێویمە دوژمنی مەمڕێویمە، من کەروێشکی چێویمە دوژمنی مەمڕێویمە. چێویمە دوژمنی مەمڕێویمە، من کەروێشکی چێویمە دوژمنی مەمڕێویمە، بێزیان دێم و داڕۆم نەرمەجیە و جێزەردەخۆم، بێزیان دێم و داڕۆم نەرمەجیە و جێزەردەخۆم. من کەروێشکی چێویمە دوژمنی مەمڕێویمە، من کەروێشکی چێویمە دوژمنی مەمڕێویمە. دوژمنی مەمڕێویمە، من کەروێشکی چێویمە دوژمنی مەمڕێویمە، نەرم و نۆڵ و خربنم خەپخا پۆڵکە و گۆشتنم، نەرم و نۆڵ و خربنم خەپخا پۆڵکە و گۆشتنم. من کەروێشکی چێویمە دوژمنی مەمڕێویمە، من کەروێشکی چێویمە دوژمنی مەمڕێویمە. چیرۆکی شەشەم چوون بۆ ماڵان. ئامادەکردنی محەممەد ئیسماعیل تەمەن 12 ساڵ. زانا کوڕێکی ڕازگۆ نەبوو. ڕۆژێک دایکی بە زانای وت: کوڕی شیرینم، ئەم پارچە قماشەم بۆ دەبێت بۆ ماڵی نێرگسخان؟ زانا قسەی داچی نەشکاند و چوو بۆ ماڵی نێرگسخان. زانا کە گەیشتە ماڵی نێرگسخان بینی دەرگای ماڵی نێرگسخان کراوە بوو. زانا بێ ئەوەی بدات لە زەنجی ماڵەکە چوە ژوورەوە. نێرگسخان کە بینی زانا بەبێ مۆڵەت هاتۆتە ژوورەوە بە زانای وت: زانا گیان، بۆ نەتداوە لە زەنجی بەردەرگاکە؟ ئەی نازانیت هەر ماڵە و تایبەتمەندی خۆی هەیە؟ زانا وتی: لە زەنگەکەمدا ئیشی نەدەکرد و منیش هاتمە ژوورەوە. ئەم پارچە قماشەم بۆ تێنابوو. زانا قماشەکەی دانا و نێرگسخان بە زانای وت: وەرە بە دوامدا. نێرگسخان زەنگەکەی تاقی کردەوە، بینی زەنجی ماڵەکەیان ئیش دەکات، بە زانای وت: بۆ درۆت لەگەڵم کرد؟ زانا بە شەرمەزاریەوە داوای لێبوردنی لێ کرد. دوای ئەوەی نێرگسخان لە زانا خۆش بوو پێی وت: هەر کاتێک چووی بۆ هەر ماڵێک بەبێ لە زەنگدا مەچۆ ژوورەوە، چونکە زەنگ بۆ ئاگادارکردنەوەی ماڵەکە کراوە. زاناش بە شەرمەزاری گەڕایەوە و لەو ڕۆژەوە بڕیاری داوە ئیدی هەمیشە ڕازگۆ بێت. ڕێزی دراو سرمدایە کە فەرمانی خوددایە، ناخو دەروون بێگردن وەک نێرگزی نێو هەردن. ڕێزی دراو سرمدایە کە فەرمانی خوددایە، ناخو دەروون بێگردن وەک
چیرۆکی حوتەم چۆن بەرخۆڵەکە ون بووە. وەرجێڕانی بۆ عەرەبی خەلیل جەلیل، وەرجێڕانی بۆ کوردی و نیگار مەحموود عەبدوڵڵا. بەرخۆڵەیەک لە مێگەلەکەی دوورکەوتەوە بە تەنیا ڕۆیشت، گەیشتە دارستانێکی زۆر جوان. بەرخۆڵەکە شوێنەکەی زۆر بەدڵ بوو، بڕیاریدا تا هەتایە ژیانی تێدا بەسەر ببات. لەسەر سەوزە ژیای ناو دارستانەکە پاڵکەوت، خەوێکی قوڵ بردیەوە. کاتێک دایکی بەرخۆڵەکە هەستی کرد بەرخۆڵەکەی ون بووە، گەڕا بە دوایدا، بەڵام بێ سوود بوو. پاشان خێرا چوە لای سەرجی پاسەوان بۆ ئەوەی لە دۆزینەوەی بەرخۆڵەکە یارمەتی بدات. سەرجی پاسەوان بە دوای بەرخۆڵەکەدا دەگەڕا. کاتێک بەرخۆڵەکە لە خەو هەستا، تاریکی باڵی بەسەر دارستانەکەدا کێشا بوو. دوورەی گورگەکان دارستانەکەیان تەنی بوو. بەرخۆڵەکە زۆر ترسا و ویستی بگەڕێتەوە بۆ لای دایکی، بەڵام ڕێگاکەی لێون بوو. پاش ماوەیەکی کەم گوێی لە دەنجی سەرجی پاسەوان بوو. بەرخۆڵەکە دڵی زۆر خۆش بوو، دەستی بە باعەباع کرد. سەرجی پاسەوان گوێی لە باعەباعی بەرخۆڵەکە بوو. خێرا چوو بۆ لای بەرخۆڵەکەی دۆزیە و بردیەوە لای دایکی. کاتێک بەرخۆڵەکە چاوی بە دایکی کەوت، تون لە ئامێزی گرت و چاوەکانی پڕ بوون لە فرمێسکی شادی و خۆشی. لەو کاتەوە پەیمانی بە دایکیدا جارێکی دیکە بە تەنیا دوور نەکەوێتەوە و لە مێگەلەکەیدا نەبڕێ، چونکە کەس ناتوانێت بە تەنیا ژیان بەسەر ببات و هەموو تاکێک پێویستی بە کۆمەڵەکەی هەیە بۆ ئەوەی بە ئاسوودەیی بژی.
چیرۆکی هەشتم سوودەکانی قوتابخانە لە نووسینی نما ئەحمەد نەجمەدین لە گۆڤاری هەنگ ژمارە 172. هەڵۆ کوڕێکی تەمەن 8 ساڵان بوو، زۆر حەزی لە وێنەکێشان دەکرد، بەڵام پێداویستیەکانی وێنەکێشانی نەبوو. ڕۆژێکیان چووە لای باوشی و گوتی: باوکە گیان، ئەو کاتت باش. باوکیشی وەڵامی دایەوە: باشە ڕۆ لە شیرینەکەم. هەڵۆ گوتی: بابە زۆر ئارەزوم لە وێنەکێشانە، کەسی پێداویستیەکانی وێنەکێشانم نییە. باوکیشی بەڵێنی پێدا بۆی بکرێت، بەڵام ئەو ڕۆژە دایک و باوکی کاتیان نەبوو. هەڵۆش ئارامی نەگرت تاک و بەیانی، بۆیە شەو بێ ئاگاداری باوکی سوو پارەی لە گیرفانی باوکی دەرهێنا. بەیانی کە چوو بۆ قوتابخانە زۆر شتی کڕی و پارەی بە هاوڕێکانی دەدا، بەڵام هاوڕێکانی پێیان گوت: ئێمە پارە لە تۆ وەرناگرین، ئێمە ڕۆژانەی خۆمان هەیە. ئەو ڕۆژە مامۆستاکەیان چیرۆکێکی لەسەر دەستپاچی بۆ ژێڕانەوە، بۆیە هەڵۆ زۆر پەشیمان بووە و بڕیاریدا شەو ئەو پارەی لای ماوە بیگەڕێنێتەوە ناو ژیرفانی باوکی. لەو کاتەدا باوکی لە خەو هەستا و گوتی: کوڕم، ئەوە خەریکی چیت؟ هەڵۆ گوتی: باوکە، من دوێنێ شەو هەڵەیەکی زۆر گەورم ئەنجامدا. کاتێک تۆ پارەت پێنەدام بۆ کڕینی پێداویستیەکانی وێنەکێشان، منیش پارەم لە ناو گیرفانت دەرهێنا و بردم. کاتێک باوکی بینی هەموو ڕاستیەکانی دڕکاند و زۆر ژیرانە پارەکە هێناوەتەوە جێگای خۆی، بەڵێنی پێدا کە بەیانی خۆی ئامادە بکات و هەڵۆ ببات هەموو پێداویستیەکانی وێنەکێشانی بۆ بکرێت. هەڵۆ زۆر سوپاسی باوکی کرد و باوشی پێدا کرد و بەڵێنیدا جارێکی دیکە هەڵەیوان نەکات. بەهەشتا قوتابخانە چونکە جێگای خوێندنمانە، وەک بەهەشتا قوتابخانە چونکە جێگای خوێندنمانە، وەک بەهەشتا قوتابخانە چونکە جێگای خوێندنمانە، وەک بەهەشتا قوتابخانە چونکە جێگای خوێندنمانە. بەهەشتی ڕۆشنبیریە جێفێربوون و زانیاریە، بەهەشتی ڕۆشنبیریە جێفێربوون و زانیاریە. مامۆستا چێرەی پۆلمانە داهێناری دوا ڕۆژمانە، مامۆستا چێرەی پۆلمانە داهێناری دوا ڕۆژمانە. ڕۆشنکاری ڕێتەرمانە نیشانداری ڕاستیمانە، ڕۆشنکاری ڕێتەرمانە نیشانداری ڕاستیمانە. بارۆبێن و سی دەسمانە مژدەی خۆشی دوا ڕۆژمانە، بارۆبێن و سی دەسمانە مژدەی خۆشی دوا ڕۆژمانە. چیرۆکی نوێیەم خاوێن بە لە نووسینی دایچیاک لە گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 107. لاوەک منداڵێکی زۆر لاسار و پیس و پۆخڵ بوو. دایکی داما بوو بەدەستیەوە و زۆر غەمبار بوو. هەمیشە ئامۆژگاریەکانی دایکی فەرامۆش دەکرد و هەرگیز نە پێشنان خواردن و نە پاشنان خواردنیش دەستەکانی نەدەشۆر. بۆیە دایکی بیری کردەوە کەوانەیەکی بەکردەوە فێر بکات و تەمێ بکات. ڕۆژێک کە لاوک لە یاری گەڕایەوە کاتی نانی نیوەڕۆ بوو. ڕاستەوخۆ دانیش لەسەر سفرەکە و ویستی نان بخوا. دایکی دەفرێکی پڕ لە ئاوی پاچی بۆ هێناوتی: باشە کوڕەکەم، مادەم ناچتە لای دەستشۆرەکە بۆ دەستشۆردن لەبەر خاتری من لەم دەفرەدا دەستت بشۆ. لاوکش دەستی خستە ناو دەفرە ئاوەکە و پاشان دەستی کرد بە نان خواردن. پاشکەمێک لاوک داوای ئاوی کرد. دایکی ئاوە پیسەکەی ناو دەفرەکەی بۆ کردە ناو پەرداغێکی سپیەوە کە بە تەواوی بە سلکی دەستی بوو. بۆر بوو وتی: فەرموو. لاوک وتی: چی؟ ئەو ئاوە پیسە بخۆم؟ بۆ دەتەوێ بمکوژی؟ دایکی وتی: ڕۆڵەی شیرینم، من کە ئاوەکەم هێنا لە دەفرەکەدا چۆن بوو؟ لاوک وتی: ئاوێکی پاک بوو. دایکی وتی: ئەی بەچی ئاوا پیس بوو؟ لاوک وتی: بە پیسی دەستی من کە شۆردم. دایکی وتی: کوڕم، خۆم ئەو چڵک و پیسەی کە لە ئاوەکەدا قێزی لێ دەکەیتەوە بەدەستەوە بێخراپتر دەستێتە ناو دەمتەوە، لەگەڵ نانخواردنەکەدا تووشی چەندەها نەخۆشی دەبی. لاوک زۆر داوا لێبوردنی لە دایکی کرد و پەیمانیدا ئیدی لە مۆدووە زۆر خاوێن بێ و هەمیشە دەست و دەم و چاوی بشوات و دڵی دایکی ئازار نەدا.
چیرۆکی دێم دەستپاچی لە نووسینی حاتەم باتاسی لە گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 107. جوان منداڵێکی زۆر ژیر و وریا بوو لە قۆناغی سەرەتایی دەیخوێن لە هەموو وانەکاندا بە پلەی یەکەم لە نێوگشت هاوڕێکانی بەسەربەرزی دەردەچوو. هەموو مامۆستا و هاوڕێکانی پڕ بە دڵخۆشیان دەویست تابلۆی ڕووخۆش و بەڕێز بوو. هەمیشە ڕێزی مامۆستا و هاوڕێکانی دەگرت. جارێکیان لە گۆڕەپانی قوتابخانە هەندێک پارەی دۆزیەوە بۆ ئەوەی پارەکە بگاتەوە خاوەنەکەی یەکسەر ئەو پارەیە دەداتە دەستێکێک لە مامۆستاکان. مامۆستاش بەو کردەوە لە خوڕەوشتە جوانەی جوان زەردەخانەی خۆشی سەر لێوەکانی دەگرێت. بۆیە لە نێوگشت مامۆستاکانی ئەو قوتابخانەیەدا ئەو دەستپاچەی جوانی بەرز نرخاند و بۆ ئەم مەبەستەش تا زیاتر هانی قوتابیانی قوتابخانەکە بدرێت وەکووانە سوودی لەوەربگیرێت. بۆیە لە ڕۆژی دواتر مامۆستاکە بە هەماهەنگی بەڕێبەری قوتابخانە لە نێو گۆڕەپانی ئەو قوتابخانەیە لە کاتی ڕیزبەندی ڕۆژانەدا جوانترین خەڵات لە بەرچاوی هەر هەموو مامۆستا قوتابیان پێشکەش بە جوانی دەستپاک و دڵپاک و ژیکەڵە کرد. اینجا هەر هەمویان پێکەوە بە دڵێکی خۆش بە زەردەخانەی سەرلێ و بە چەپلای تون جوانیان ئافرین کرد. کەواتە منداڵە ژیکەڵەکان ئێوە شەر هەمووتان لە هەر کاتێک لە هەر شوێنێک هەر شتێکتان دۆزیەوە هەوڵ بدەن خێرا بە هەر ڕێگایەک بێ بۆ خاوەنەکەی بگەڕێنەوە بۆ ئەوەی دەستپاکی هەمیشە لە کەسایەتیتان دەنگ و ڕنگ بداتەوە و بتوانن خوڕەوشتان پێوە جوانتر بکەن. کەس ناکە بە میر نابادانە نەبەژیر خۆشی بە پارانیە پارە سەرکەوتن نییە پارە کەس ناکە بە میر نابادانە نەبەژیر خۆشی بە پارانیە پارە سەرکەوتن نییە باڵم دڵنیەت دەکەم کە پارە هەژارت ناکە پارە خەمهێنەر نییە گەر هەشت بێخرەت نییە پارە کەس ناکە بە میر نابادانە نەبەژیر خۆشی بە پارانیە پارە سەرکەوتن نییە. چیرۆکی 11 پەپولە خەمبارەکە لە نووسینی سارا سەلام گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 107. لە نزیک ڕێزەکەمان پەپولەیەکی خەمبار هەبوو چونکە بەتەنیا دەژیا و هیچ کەسی نەبوو تاکو یاری لەگەڵدا بکات. بۆیە ڕۆژێک سۆلای بۆقێک و پێیوت بۆقەکە دەکرێت یارم لەگەڵدا بکەیت؟ بۆقەکە وتی ئەوە بەڕاستیتە تۆ دەتەوێت یارم لەگەڵدا بکەیت؟ بەخوا شتێکی سەیرە پەپولەیەکی وەک تۆ دەیەوێت یارم لەگەڵدا بکات؟ پەپولە من زۆر گەورەم تۆ زۆر بچووکی تۆ دەفڕی من ناتوانم بفڕم و زیاتر ئاویم کەسی تۆ دۆستی ئاو نیت ئێمە هەردووکمان لە یەک جیاوازین. کاتێک پەپولەکە گوێ لەم قسانە بوو یەکسەر لە شەقای باڵیدا و بۆقەکەی بە ناچاری بەجێهێشت. زۆریش گریا و لە دڵی خۆی داوتی خودایە خۆزگە من هاوڕێیەکم دەبوو تاکو یاری لەگەڵدا بکەم. بۆیە ئەم جارە پەپولەکە چۆلای مێرولەیەک و پێیوت مێرولەکە تۆ یاریم لەگەڵدا دەکەیت؟ مێرولەکە وتی بەخوا شتێکی سەیرە من چۆن دەتوانم یاری لەگەڵدا بکەم؟ پەپولەکە وتی بۆچی ناتوانی یاریم لەگەڵدا بکەیت؟ مێرولەکە وتی ئاخر من زۆر بچووکم من ناتوانم یاری لەگەڵدا بکەم ببوورە ئەی پەپولەکە ناتوان ببمە هاوڕێشت ماڵی من کونێکە لە زەوی بەڵام تۆ ماڵت لە ئاسمانە یان لە باغ. پەپولەکە وتی هیچ نییە مێرولەکە خەم مەخۆ دەتوانین ببین بە هاوڕێ ئەگەر یاریش لەگەڵ یەکدانەکەین. بۆیە ئەم جارش پەپولەکە زۆر خەمبار بوو مێرولەکەی جێهێشت لە ڕێگادا پەپولەیەکی تری خەمباری دیت پرسیاری لێ کرد بۆچی وا خەمباری؟ پەپولە خەمبارەکە وتی چونکە کەس نە یاریم لەگەڵدا بکات. پەپولەی دووەم وتی منیش کەس نە یاریم لەگەڵدا بکات ئایا تۆ یاریم لەگەڵدا دەکەیت؟
پەپولەکە بە دڵێکی فراوانە وتی بێگومان من زۆر حەزم لە یاریە دەی با بچین یاری بکەین ئیدی لەم ڕۆژەوە خەمباریەکەی نەما ئەی پاپولەی باڵ مەشین هاتی و دڵت خۆش کردین ئەی پاپولەی باڵ مەشین هاتی و دڵت خۆش کردین لە گوڵزاری منداڵان دڵشادین کاتۆ ببینێ لە گوڵزاری منداڵان دڵشادین کاتۆ چیرۆکی 12 منداڵە لا سارەکان وەرگێڕانی هێمن عەبدوڵڵا مەرۆیی لە چیرۆکەکانی ئیسۆپ ڕۆژێکیان 4 مناڵ ڕۆیشتن تا یاری بکەن لە نزیک زەلکاوێک هەندێک بۆق لە زەلکاوەکەدا ئەژیان ئەوە ماڵیان بوو مناڵێکی خراپ بۆقەکانی بینی بە مناڵەکانی تریوت وەرن باوایان لێ بکەین کە باز بدەن بۆ دەرەوەی ئاوەکە شتێکی خۆش ئەبێ و بەو شێوەیە هەمویان بە دوای شتێکدا ئەگەڕان کە بیگرنە بۆقەکان بۆقێکی بچووک بینی خەریکی چین سەری سوورمالەوەی کە بینی بۆیە بازدا بۆ سەر گەڵایەکی سەر ئاوکەوتووی سەر ئاوەکە ڕوبەڕووی مناڵەکان وتی بوەستن بۆقە بچووکەکە هاواری کرد ئێوە یەکێک بەرتان تێبگرێ ئەگەر ئێوە بۆق بن لەوانەیە ئێوە کاتێکی خۆش بن بەسمە بەسەر ببن بەڵام بۆ ئێمە خۆش نییە لەم چیرۆکەوە فێر دەبین شتێک بەرامبەر کەس مەکە کە پێت ناخۆشە بەرامبەرت بیکەن بچکانە زیاو ئاوە بێ ئاو نابینێت چاوم خواردن خواردنەوەیانە بۆ خۆشی ئەم ژیانە بچکانە سیناو ئاوە بێ ئاو نابینێت چاوم خواردن خواردنەوەیانە بۆ خۆشی ئەم ژیانە
خمانە. چیرۆکی سێزدە ڕێویە وریاکە وەرگێڕانی هێمن عەبدوڵڵا مەرۆیی لە چیرۆکەکانی ئیسۆپ. ڕۆژێک لە ڕۆژان ڕێویەک شێرێکی بینی. یەکەم جاری بوو کە یەکێ ببینێ. شێرەکەی زۆر بە گەورە هاتە پێشچاو هەتا ئەوەی کە ڕێویەکە نەیزانی چی بکات. بۆ بەری خێرای ڕای کرد و هەڵهات. دوای کەمێک شێرەکەی بینیەوە. لەو کاتەدا ڕێویەکە وتی من دوێنێ تۆم بینی حەزم لە ڕوخسارت نەکرد چونکە زۆر گەورە بووی پێدەچێت بتەوێ بمخۆی. و بۆ جاری دووەم ڕای کردەوە لە کاتێکدا کە ڕای دەکرد لەبەر خۆیەوە وتی جاری پێش و شێرەکە نەیخواردم لەبەر ئەوە لەو کاتەدا بە خێرایی ڕای نەکرد. بۆ ڕۆژی دوای ڕێویەکە شێرەکەی بینی. ئەم جارەیان بە هیچ شێوەیەک ڕای نەکرد. وتی بەیانیت باش من پێشتر تۆم بینیوە ئەمڕۆ تۆ زۆر گەورە نایتە بەرچاوم من لەمڕەوە لە تۆ ناترسم. بەم شێوەیە ڕێویەکە لەگەڵ شێرەکە دانیشت و گفتوگۆیەکی درێژیان بەیەکەوە کرد. پەندی ئەم چیرۆکە هەمیشە شتەکان وەک ئەوە نین یەکەم جار دەیان بینی. جوانی سروشتی دنیا بەبوونی دارستانە جوانی سروشتی دنیا بەبوونی دارستانە تا هەبێ باڵای بەرزیان نیشتیمان ئاوەدانە تا هەبێ باڵای بەرزیان نیشتیمان ئاوەدانە. یەکێک لە ئەم دارانە دارێکی زۆر بەهێزە یەکێک لە ئەم دارانە دارێکی زۆر بەهێزە میوەی ئەم دارە جوانە لای سمۆرە بەڕێزە میوەی ئەم دارە جوانە لای سمۆرە بەڕێزە. منیش میوەکەی ئەخۆم پڕ لاوزە و هێزە منیش میوەکەی ئەخۆم پڕ لاوزە و هێزە ناوی ئەم دار و میوە ئاسانە دارگوێزە ناوی ئەم دار و میوە ئاسانە دارگوێزە. چیرۆکی چواردە سەگە گەمژەکان وەرگێڕانی هێمن عەبدوڵڵا مەرۆیی لە چیرۆکەکانی ئیسوپ. ڕۆژێکان دێگورێک بە هەندێک سەگیان وت ئێوە لە ئێمە دەچن بۆ نایەن و لەگەڵمان بژین. سەگەکان وتیان پێویستە ئێمە کار بکەین بۆ گەورەکەمان لە چێلگەدا. ئەم وتمانەی پێماندایە کە یارمەتی بدەین لە پاراستنی مەڕەکان لە گورگەکان. یەکێک لە گورگەکان وتی بۆچی کاری بۆ ئاکان؟ گورگێکی تر وتی ئەو وای لێکردوون کە بە قورسی کار بکەن. ئێمە لەسەرمان پێویستنی کار بکەین وەشتی زۆر بەدەست بهێنین بۆ ئەوەی بیخۆین. لەگەڵ ئێمە وەرن با دوور بکەوینەوە و لێرە بڕۆین. سەگەکان بۆ ماوەیەکی درێژ بیریان کردەوە لە کۆتاییدا بڕیارێکیاندا وتیان زۆر باشە پەیوەندیتان پێوە ئەکەین. هۆ بەم شێوەیە مەڕەکانیان بەجێهێشت و لەگەڵ گورگەکان ڕۆیشتن. لە کاتێکدا زۆر دوورکەوتنەوە لە مەڕەکان گورگەکان ئاوڕیاندایە بۆ سەگەکان وتیان ئێستا ئێوەمان هێناوە بۆ ئێرە ئەتان خۆین. سەگەکانیان خوارد. لەم چیرۆکەوە ئەم پەندە فێر دەبین ئەوانە کە ناگونجێ جێمتمانە بن شاوی هەر مامەڵەیەکی خراپ و نەگونجاون. ئۆ بورگاکە زر وەرگاکە ئۆ بورگاکە زر وەرگاکە لە کافساری وەڵەم سەر غەریکی چت چنکردە بەر چیتکردە سەر ئەقڵا مێزە لە کافساری وەڵەم سەر غەریکی چت چنکردە بەر چیتکردە سەر ئەقڵا مێزە چیتکردە سەر ئەقڵا مێزە ئۆ بورگاکە
ڕەش چیتر لوتیت پشتێنی چیت چیە باڵا خۆست پێچکاڵە خۆشا چیرەش کراسی ڕەش چیتر لوتیت پشتێنی چیت چی لە باڵا خۆست پێچکاڵە چی لە باڵا خۆست پێچکاڵە ئۆ ورگەکەم ئۆهۆ زر ورگەکەم ئۆهۆ ئۆ ورگەکەم ئۆهۆ زر ورگەکەم ئۆهۆ گورجی ناوێت شمشێر شمشێر تەمێکردم تەنها مردم بۆ کوێ ئاچین مناڵ خواردم گورجی ناوێت شمشێر شمشێر تەمێکردم تەنها مردم بۆ کوێ ئاچین مناڵ خواردم بۆ کوێ ئاچین مناڵ خواردم چیرۆکی 15 شارۆی ڕازگۆ لە نووسینی دایکیان گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 140 شارۆ و زرێنگ لە کۆڵانی خۆیاندا یاری تۆپێنیان دەکرد لە کاتێکدا شارۆ شوتێکی زۆر توندی لە تۆپەکەدا و درا بە پەنجەرەی ماڵی شیرینخاندا پەنجەرەکەی ورد و خاش کرد بە پەلە شارۆ و زرێنگ خۆیان کرد بە ماڵی زرنگدا و بەبێ دەنجی چوونە ژوورەوە شیرینخانیش بە بۆڵە بۆڵ هاتە کۆڵان لەو کاتەدا منداڵێکی نامۆ بە گەڕەکەکان بەوێدا تێپەڕی شیرینخان بەبێ بەڵگا ڕێگای بە منداڵەکە گرت و کەوتە سەرزەنشکردن و لێی تووڕە بوو مناڵە بە سەزمانەکە کە ئاگای لە هیچ نەبوو بەدەم گریان و فرمێسکەوە ڕۆیشت و بێ ئەوەی بزانێت چی ڕوویداوە لەو لاشەوە شارۆ ژیر و ڕازگۆ زۆر لە ئازاری دەرونی وجدانیدا بوو بۆیە ئەو شەوە خەوی لێ نەکەوت و هەر بیری لەو منداڵە بە سەزمانە دەکردەوە کە بەبێ هۆسەرزەنش کرا لەبەر ئەوە بەیانی زوو چوو لە دەرگای ماڵی شیرینخانیدا و ڕووداوەکەی بۆ ژێڕایەوە داوای لێبوردنی کرد و بڕیاریدا هەرگیز خۆی لە هەڵەکانی نەشارێتەوە شیرینخانیش زۆر لەو کارەکەی پەشیمان بووە و بڕیاریدا هەرگیز بەبێ بەڵگا بڕیار نەدا مناڵێکی خاوەن هەستم هەر تەنیا ڕاستیە مەبەستم من مناڵێکی خاوەن هەستم هەر تەنیا ڕاستیە مەبەستم بەڕاستگۆیی زۆر بەختاوەرم هەر ڕاستیە بۆ تاجی سەرم بەڕاستگۆیی زۆر بەختاوەرم هەر ڕاستیە بۆ تاجی سەرم خۆشەویستە لەم هەردەم مەرجە هەرگیز قەت لێیلا نەدەم ڕاستی خۆشەویستە لەم هەردەم مەرجە هەرگیز قەت لێیلا نەدەم لە پێناوی ڕاستی من دەمرم ڕێزی مرۆڤی ڕاستگۆ دەگرم لە پێناوی ڕاستی من دەمرم ڕێزی مرۆڤی ڕاستگۆ دەگرم هەرگیز لەم ڕێگالادام هەتاکو من لە ژیان بم هەردام نابێ هەرگیز لەم ڕێگالادام هەتاکو من لە ژیان بم هەردام ڕاستگۆ لە ژین زۆر کامەرانە خۆشەویستی لای هەمومانە ڕاستگۆ لە ژین زۆر کامەرانە خۆشەویستی لای هەمومانە من مناڵێکی خاوەن هەستم هەر تەنیا ڕاستیە مەبەستم من مناڵێکی خاوەن هەستم هەر تەنیا ڕاستیە مەبەستم بەڕاستگۆیی
تاجی سرن چیرۆکی 16 پاراستنی ددانەکانمان ئەنووسینی ئالا سەلام کەریم لە گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 140 ڕەوا قوتابیەکی زیرەک و پاک و خاوێن و ژیر بوو لە پۆلی شەشەمی سەرەتایی بوو زۆر حەزی لە شیرنەمەنی بوو ڕۆژێکیان بۆ گەمەکردن چوو بۆ باخچەی گەڕەکەکەیان تاکو یاری بکات لە کاتی گەڕانەوەیدا بۆ ماڵەوە زۆر ماندوو بوو ویستی بچێ پشوو بدە بەڵام باوکی لەو کاتەدا لە دەرگای حەوشەیدا دایکی وتی ئەو دەرگایە بکەرەوە کاتی ڕەوا دەرگاکەی کردەوە بینی باوچێتی و چەند زەرفێکی پێیە لە ناویەکێ لە زەرفەکانیدا شیرینی هەیە بۆیە پرسی بە باوکی کرد کە شیرینی بخوات و باوکی وتی بەڵێ بەس بە مەرجێک لە پاشاندا دانەکانت بشۆ ڕەوا گوێ بە ئامۆژگاریەکەی باوکی نەدا ئەوە بوو دوای شیرینی خواردنەکە چوو بنوێ لە کاتی شەودا هەستی بە ئازارێکی زۆر کرد لە دانەکانیدا خێرا چوو دانەکانی شت دوای پاکردنەوەی دانەکانی بەڵێنیدا قسەی باوکی نەشکێنێت و دانەکانیشی لە کاتی گونجاودا بشوان ئامۆژگاری پزیشکان پێویستە بۆ هەموومان ئامۆژگاری پزیشکان پێویستە بۆ هەموومان بۆ تەندروستی ئێمە تاکو هەرسەق بێلەشمان بۆ تەندروستی ئێمە تاکو هەرسەق بێلەشمان چیرۆکی 17 ئەو کەڵەشێرەی کە دەنجی خۆی دەفرۆشێ وەرجێڕانی سروە عەبدوڕەحمان لە گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 140 جاندارانی ئاواییەک وا ڕاهاتبوون کە بە دەنجی کەڵەشێر لە خەڵک بێدار ببنەوە کاتێک کە دنیا ڕووناک دەبووە کەڵەشێر دەیخوێن قو 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 هەر بە بیستنی دەنجی کەڵەشێر جانداران هەموو لە خەو هەڵدەستان و دەچنە سەر ئیش و کارەکانیان بەیانیە کەڵەباب لە خەو هەستا و پێش ئەوەی دەست بکات بە قوقاندن بەخۆی وت دەبێت لەمە دووە نەخوێنم هەتاوەکو پاداشتی خوێندنەکەم وەرنەگرم هەر بۆیە کە گەڕایەوە سەر جێگاکەی خۆی لێی خەوتەوە کاتێک کە خۆر هەڵات جانداران بەخەبەر نەهاتن گوندەکە کشت و مات بوو هیچ زم و جۆڵەشی تێدا نەبوو دواتر جانداران بێدار بوونەوە بینیان کەوا خۆر هەڵاتووە و درەنگە
لەبەر ئەو بەپەلە ڕویان کردە کاروباری خۆیان. کەڵە بابەکەش بەتەنیا بەناو کۆڵانەکانی ناو گوندەکەدا پیاسەی دەکرد و لە نزیک ئاخوری گوێ درێژێک ڕاوەستا تاوەکو دانەوێت لە ڕژاوەکە بخوان. گوێ درێژەکە پرسیاری لێ کرد: بۆچی خەبەرت نەکردینەوە وەکو جاران؟ کەڵە شێرەکە سنجی دەرپەڕاند و بە فیزێکە وتی: بۆچی خەبەرتان بکەمەوە؟ لەمڕۆ بەدواوە خەبەرتان ناکەمەوە. لە پاشان کەروێشک هات وتی: تۆ هاوڕێ ئێمەیت و ئەوە کاری تۆیە. کەڵە شێر سەری ڕاوەشاند وتی: ڕاستە، بەڵام کرێم دەوێت لە پاداشتی ئەو خوێن نا. کەروێشک وتی: گرنگ نییە، لەمە دوا بەیانیان زوو هەڵدەسم و جەماعەت خەبەر دەکەمەوە. گوێ درێژەکەش بە کەڵە شێرەکەی وت: ئیتر لەمە دوا لە ئاخوڕەکەم نزیک نەبیتەوە بۆ گەنم خواردن. کەڵە شێرەکە بە تووڕەیە وتی: ئەی چی بخۆم لە برسان دەمرم. کەروێشکەکەش وتی: کەواتە تۆش دەبێت کرێ ئەو گەنمەمان بدەیتێ کە دەی خۆی. کەڵە شێرەکە بێدەنگ و سەرسام مایەوە و هیچ وەڵامی پێ نەبوو. هەر بۆیە بۆ سپێدەی داهات و پێش ئەوەی خۆر هەڵبێت کەڵە شێرەکە چوە سەر درەختێکی بەرز و بە دەنجی بەرز خوێندی: قوق و قوق و قوق. چیرۆکی 18 ئاو نووسینی ئاوان یاسین ئەگۆڤاری گوڵەکان ژمارە 12. هۆشمان قوتابیەکی پۆلی یەکەمی سەرەتایی بوو. هەرچەندە بە بەردەوامی لە ماڵ و قوتابخانە ئامۆژگاری دەکرا، بەڵام هەندێک جار بێگوێیی دەکرد. لە ڕۆژێکی وەرزی بەهاردا مامۆستا بە قوتابەکانی وت: خۆتان ئامادە بکەن بەیانی سەیران دەکەین و دەچینە شوێنێکی خۆش و پڕ لە دار و ئاو، بەڵام دەبێت هەمووتان گوێرال بن و نزیک ئاو نەبنەوە. ئەوانش بەڵێنیاندا کە لە قسەی مامۆستا دەرنەچن. کاتێک بەیانی چوونە سەیران، هۆشمان دوورکەوتەوە و چۆن نزیک ئاوێک و کەوتە تێگرتنی بەرد و پیسی بۆ ناو ئاوەکە. پاشکەمێک ئاوەکە وتی: هۆشمان بۆ وا دەکەیت و بۆشتی پیس فڕێ دەدەیتە ناومەوە، نازانێ ئەگەر ئاو نەبێت تۆ ناژیت؟ هۆشمان هێشتا لە قوتابخانەدا سوودی ئاویان نەخوێن بوو، بۆیە بە ئاوەکەی وت: تۆزگە لە زەرەری ئەوەی کە کەسێک بێتە ناوتەوە بە خنکاندن لە ناوی دەبێت سوودت چییە؟ ئاوەکە وتی: هۆشمان گیان، من سوودێکی زۆرم هەیە بۆ ڕۆک و گیان لەبەر مرۆڤیش. ڕۆک و میوەکان کاتێک تێنیان دەبێت من دەخۆنەوە بۆ گەشەکردنیان بە سوودم. گەر من نەبم ڕۆک و میوەکان و شک دەبن و لە گەشەکردن دەوەستن. گیان لەبەریش من بۆ خواردنەوە بەکاردەهێنێت.
مرۆڤش بۆ چێشلێنان و خواردنەوە و زوشۆرین و پاکردنەوەی ناوماڵ و خۆشردن و زۆر شتی تر بەکارم دەهێنین. لەگەڵ ئەوەشدا تۆ ڕاست دەکەین. ئەگەر کەسێک بێتە نامەوە و مەلە نەزانێت لەوانەیە بخنچێت یان ئازاری پێ بگان. بۆیە دەبێت لەوەشدا زۆر ئاگادار بن و نابێت منداڵانیش نزیکی من ببنەوە. هۆشمەندیش کاتێک گوێ لەم قسانە بوو زۆر داوا لێبوون لە ئاوەکە کردووتی: ئاوی خۆشەویست و بەسوود بمبورە، من هێشتا لە قوتابخانە سوودی تۆم نەخوێندووە، نەمزانی ئەو هەموو سوودەت هەیە. بەڵێن بێت جارێکی تر ئەم کارە ناشرینە دووبارە نەکەمەوە و ئامۆژگاریەکانت وەربگرم و سوود و مەترسیەکانیشت بۆ هاوڕێکانم بجێڕمەوە. ئەو سەرچاوەی ژیانە پێویستی یەکا ڕۆژانە، پاکی و ئاوادانیە لەر ساغیا جوانیە، پاکی و ئاوادانیە لەر ساغیا جوانیە. گەشتڕۆک و گیانداران باوژین بەسەر ئەبەر، گەشتڕۆک و گیانداران باوژین بەسەر ئەبەر. تێ ئەو هیلاک و مەند و لەناو ئەچن خێراز و ئەو باخچەی پێ ئاوە وشکە و زەر هەڵگەڕاوە، ئەو باخچەی پێ ئاوە وشکە و زەر هەڵگەڕاوە. حەیفا بیدەین بە فیڕۆ خەساری کەین بە بێهۆ، حەیفا بیدەین بە فیڕۆ خەساری کەین بە بێهۆ، حەیفا بیدەین بە فیڕۆ خەساری کەین بە بێهۆ، حەیفا بیدەین بە فیڕۆ خەساری کەین بە بێهۆ. ئاو ئاو سەرچاوەی ژیانە، ئاو ئاو سەرچاوەی ژیانە. چیرۆکی 19 بڕیارەکەی کۆژیار، نووسینی ساری کەمال جەلال، گۆڤاری گوڵەکان، ژمارە 12. کۆژیا لەگەڵ دایکیدا ڕۆیش بۆ ماڵی پووری. لەوێ کۆژیا لەگەڵ کوڕەکانی پووریدا کەوتنە هەڵماتێنکردن. کاتی نایە نیوەڕۆ پووری وتی: مناڵینە وەرە نانەکەتان بخۆن. کوڕەکانی پووری هەڵماتەکانیان کۆ کردەوە و هەڵیان گرت و ڕۆشتن بۆ ناخواردن. بەڵام کۆژیا خۆی دواخست وتی: من دەست و دەم و چاوم دەشۆم. پاش ڕۆیشتنی ئەوان خێرا چوە سەر هەڵماتەکان و هەموویانی هەڵگرت و بردی کردیە جانتای جلی بەرگەکانی خۆیانەوە. اینجا چوە سەر سفرەی ناخواردن. پاش ناخواردن کاتێک کوڕەکانی پووری ویستیان دەست بکەنەوە یاریکردن، سەیریان کرد هەڵماتەکان نەماون. وتیان: کۆژیا تۆ نەدیون؟ کۆژیار وتی: نەخێر. یەکێکیان وتی: من شکم لە کۆژیارە برد بێتی. یەکێکی تریان وتی: نەخێر، کۆژیار کوڕێکی دەستپاکە، بڕوا ناکەم کاری وا بکات. هەرچەند گەڕان بەڵام نەیاندۆزیەوە. لە کاتی گەڕانەوەی ماڵی کۆژیاردا کاتێک کۆژیار خەریکی خۆگۆڕین بوو، کیسەی هەڵماتەکان خڕایان کرد و کەوتنە سەر زەوی. کاتێک کوڕەکانی پووری ئەمەیان بینی زۆر دڵگران بوون و کۆژیاریش لە تەریقیان نەیدەزانی چی بکات. دایکی ویستی لێی بدات، بەڵام پووری وتی: پێویست ناکات لێی بدەیت، بەڵام پێویستە ئامۆژگاری بکەین کاری وا دووبارە نەکاتەوە. کۆژیارش بە شەرمەزاری وتی: دایە گیان، بەڵێن بێت جارێکی تر کاری وا ناکەم، تەنها ئەم جارە لێم ببورن. لەو ڕۆژەوە کۆژیار بڕیاریدا ببێت بە کەسێکی ڕەوشت بەرز و هەمیشە گوێڕایەڵی دایکی دەکات. کاری ناپاکی وایە خەموو بەڵای لە دوایە، ناپاک هەردەم ڕسوایە لە هەموو لایە. کاری ناپاکی وایە خەموو بەڵای لە دوایە، ناپاک هەردەم ڕسوایە لە هەموو لایە. هەوڵدەن هەردەم چاک بن تاکو لە خەم بێباک بن، هەوڵدەن هەردەم چاک بن تاکو لە خەم بێباک بن. ئەوەی کردداری چاکە لە خەم بێباکە، ئەوەی کردداری چاکە لە خەم بێباکە. کاری ناپاکی وایە خەموو بەڵای لە دوایە، ناپاک هەردەم ڕسوایە لە هەموو لایە. کاری ناپاکی وایە خەموو بەڵای لە دوایە، ناپاک هەردەم ڕسوایە لە هەموو لایە. چیرۆکی 20 محەممەد و کۆترێک،
لە نووسینی شیراز سەرحەد گۆڤاری گوڵەکان ژمارە 12. ڕۆژێکیان محەممەد لای درەختێک دانیشت بوو دالاسکێک بەدەستیەوە بوو بینی کۆترێک هێلانە دروست دەکات ویستی کۆترەکە بە دالاسکەکەی بکوژێت. باخانی هاوڕێ لەو کاتەدا لە قوتابخانە دەگەڕایەوە بە محەممەدی هاوڕێی وت بۆ ئەمڕۆ نەهاتی بۆ قوتابخانە؟ محەممەد وتی پەیوەندی بە تۆوە نێوازم لێبێنە با بۆ خۆم ئەم کۆترە بگرم. باخانی هاوڕێی وتی تۆ چۆن دەتوانیت ئەم کارە بکەیت؟ ئەی مامۆستا پێی نەوتین نابێت ئازاری گیان لەبەر بدەین. محەممەد کەمێک ڕاوەستا و کەمێک بیری کردەوە لەو کارێک کە خەریک بوو بیکات زۆر پەشیمان بووە و داوای لێبوردنی لە باخانی هاوڕێ کرد و بەڵێنیدا هەرگیز ئەو کارە ناشیرنانە دووبارە نەکاتەوە و دالاسکەکەشی لەناو بەرێ. چیرۆکی 21 کوتان لە نووسینی جەلیل حەمەد سەعید ڕەشید گۆڤاری گوڵەکان ژمارە 44. سایە قوتابخانەی زۆر بەلاوە خۆش بوو تەنانەت پێشاوڕەکانی خۆی ئامادە دەکرد و وانەکانیشی ئامادە دەکرد بەڵام لە دەرزی لێدان زۆر دەترسا هەر کەسێک باسی بکردایە لێ دوور دەکەوتەوە و حەزی نەدەکرد وشەی کوتان یا دەرز لێدانی بەرگوێ بکەوێت. ڕۆژێکیان بێ ئەوەی کاتی هاتنەوە بێت بە خێرای خۆی دەکات بە ژووردا و جانتاکەی هەڵدەداتە سەر زەوی و لەبەر خۆیەوە دەڵێت ئیتر بۆ قوتابخانەش ناچم. داچی هەستی پێکرد و بێزارە و زانی لە ترسی کوتان ڕای کردوتەوە. هیچ نەیدا بەڕیۆ و بە زەردەخەنەوتی سایە گیان دەبینم ماندوو دیاری وەرە با چیرۆکێکی خۆشت بۆ بجێڕمەوە کە چیرۆکی مناڵیمە. سایەش هاتە تەنیشتەوە و دانیشت داچی وتی مناڵ بووم کۆمەڵی هاوڕێی جوان جوانم هەبوو لە کوڕ و کێچ بۆ خۆمان پێکەوە یاریمان دەکرد و دەمانوت گەورەش بین هەر پێکەوە دەبین بەڵام بەداخەوە نەخۆشینەی هێش پێکەوە بین و زوو لە یەکی کردین. سایە بە سڕسڕمانەوە وتی دایە نەخۆشی چی؟ داچی وتی ئەو ساوەکو ئێستا دەرمان و پزیشک زۆر نەبوو هەر کەسێک تووشی نەخۆشی بووە چاکبوونەوە کەم بوو زۆربەی هاوڕێکانم تووشی نەخۆشی بوون تەنانەت خۆشم. ئەی نابێ نیشانەکانی بەدەم و چاومەوە دیارە هەندێکمان چاک بووینەوە و هەندێکمان تووشی شەلەل بووین. پاش ئەوە پزیشک و دەرمان پەیدا بوو لە گوند و شارەکان بانگەوازیان دەکرد هەر کەسێک دەیەوێت خۆی لە نەخۆشی قوتار بکات بابێت خۆی بکوتێت. کە گوێمان لە وشەی کوتان بوو
ئەوەی مابوو بە خۆشحالیەوە چین خۆمان کوتە بەڵکو نامرینیان تووشی نەخۆشی نەبین. هەمان بۆ ئازا بوو دەیوت دووجار من بکوتن با تووشی نەخۆشی نەبم. پاشان داچی قۆڵی لێ هەڵماڵی وتی تەمەشاکە ئێستا شوێنەکەی دیارە. سایش چاوێکی بۆ جانتاکەی جێڕا و هەڵی گرت و تا قوتابخانە بەڕاکردن گەڕایەوە. بینیوە تازە دێنە سەر پۆلەکەیان بۆ کوتان. سایە قۆڵی لێ هەڵماڵی و بە پزیشکەکەی وت حەز دەکەم یەکەم کەس بم. ئەویش سای کردە یەکەم کەسەوە لە پۆلەکەیان. مامۆستاکان ئافرینیان کرد و چەپڵیان بۆ لێدا. چیرۆکی 22 کەروێشی خەو بە فیلەوە دەبینێ. ئامادەکردنی زیاد ڕەشاد قادر هەبوو نەبوو کەروێشکێکی بچکۆلە هەبوو. ڕۆژێک لە ڕۆژان لە یەکێک لە دارستانەکاندا بۆ خۆی خەریکی وازکردن بوو. لە ناکاو گوێ لە دەرجێک و بانجی دەکات کە تەمەشای ئەم لاو ئەو لای خۆی کرد هیچی نەدید. پاشکەمێکی دی هەمان دەنگ بانجی کردەوە و پێیگوت سەیری سەرەوە بکە نامبینی؟ کەروێشکەکەش کە سەری بەرز کردەوە گیانەوەرێکی زلی جوانی بەرچاو کرد. بۆیە بە دڵخۆشیەوە گوتی دەتناسم تۆ فیلی وێنەی تۆم لە چیرۆکی دارستاندا دیتووە و دایکم بۆی خوێندومەتەوە. لەم کاتەدا فیلەکەدا قاقای پێکەنین و لە خۆشیاندا لموزی خۆی بەرز کردەوە و گوتی واتە ئەسێندە بە ناوبانگم تەنانەت لە کتێبەکانشدا ناوم هەیە وێنەم گیراوە؟ کەروێشکەکە هاتە وەڵام کتێبەکان ژیانی منیشیان تێدا نووسراوەتەوە هەروە گورگ و مەیمون و ورسیش باسییان کراوە. فیلەکە بابەتەکەی گۆڕی وتی واز لەمە بێنە بۆ نای پێکەوە یاری بکەین. کەروێشکەکە ئەم داوایی بەدڵ نەبوو گوتی ئاخر من زۆر بچووکم دەزانی تەمەنم تەنیا 1 مانگە. لە کاتێکدا تۆ زۆر زلوزە بەلاحی بڕوان پێ بکە هێندەی 100 کەروێشک دەبیت ناتۆ زۆر لە من بە تەمەنتری. فیلەکە پێکەنی و گوتی باوەڕم پێ دەکەی تەمەنی منیش تەنها 1 مانگە؟ کەروێشکەکە بەسەر سوورمانەوە پرسی گاڵتەم پێ دەکەی چۆن تەمەنی تۆ مانگێکە و هێندەی گەورەی؟ فیلی داما و نەیزانی چۆن کەروێشکی بچکۆلە تێ بگەێنێت هەر هێندەی پێکرا بڵێ بەڵام من فیلم ئەی برادەر فیل نەک کەروێشت. فەرخە فیلەکە هەر چەندی کرد نەیتوانی باوەڕ بە کەروێشک بێنێ تا گەمانی لەگەڵدا بکات. کەروێشکەکە باوەڕی بەم قسانە نەهات و لای وایە فەرخە فیلەکە شۆخی لەگەڵدا دەکات. بۆیە فیلی داما بە دڵتەنجەوە ڕێگە گرتە بە تا هاوڕێیەکی تر بدۆزێتەوە بۆ یاریکردن. کەروێشکەکەش بەرەو ماڵەوە ڕێکەوت و لە ڕێگادا هەر بیری لە هەردوو شەی گەورە و بچووک دەکردەوە. وەختێ گەیشتەوە ماڵیش لە بیر چوو داوە جێزە لە دایکی بکات. لە بڕی ئەوە کەوتە پرسیارکردن سەبارەت بە فیل و ئەو ڕووداوای ئەمڕۆ بەسەری داهات. دایکیشی بە شوێنەی وەڵامی دایەوە. دایکی ویستی زیاتر باسی فیلی بۆ بکات بەڵام کەروێشکە بچکۆلە و نەوزی داهاتێ لە هەمان کاتدا پرسیاری دەربارەی ئەو شتە سەیرەی کە زۆر گەورەیە بە بەژن قەلافەت زۆر بچووکیشە لە تەمەندا.
تەواو نەدەبوو ئیدی لەناو پرسیاراندا خەوبردیە و خەونێکی خۆشی دیت لە خەونەکەیدا لەگەڵ فیلە تەمەن بچووکەکە کەوتە یاریکردن و جێزەرێکی بچووکیشی کردە دیاری کە لەناو کیسێکی زۆر گەورەدا بوو. ئەزمەم ورتم زیتەڵڵە و وازە و گورجم ئەزمەم ورتم زیتەڵڵە و وازە و گورجم لە دارستان سەری بەخۆم هەرچیمی دەستکاوێ دەیخۆم لە دارستان سەری بەخۆم هەرچیمی دەستکاوێ دەیخۆم ئەزمەم ورتم زیتەڵڵە و وازە و گورجم ئەزمەم ورتم زیتەڵڵە و وازە و گورجم ورتم زیتەڵڵە و وازە و گورجم ئەزمەم ورتم زیتەڵڵە و وازە و گورجم ئەز هەنگوینم خۆش دەوێ با هەندێکمی دەستکاوێ ئەز هەنگوینم خۆش دەوێ با هەندێکمی دەستکاوێ ئەزمەم ورتم زیتەڵڵە و وازە و گورجم ئەزمەم ورتم زیتەڵڵە و وازە و گورجم چیرۆکی 23 ژەنیار نووسینی پەرژین جەلیل گۆڤاری گوڵەکان ژمارە 44 ژەنیار مناڵێکی زۆر لاسار و تەمبەڵ بوو بەردەوام هاوڕێکانی گاڵتەیان پێدەکرد و ژەنیار زۆری پێ ناخۆش بوو چونکە نەیدەتوانی لە خوێندنی وانەکانیدا سەرکەوتوو بێت و بەردەوام لە ماڵ و لە قوتابخانە تانەیان لێدەدا بەهۆی تەمەڵی و لاساریەکەیەوە. ڕۆژێکیان زۆر دڵتەنگ بوو سووە دەرەوەی ڕووی کردە باخەکە و زۆر بە وردی لە سروشتی دەڕوانی هێدی لە گوڵێک نزیک بوو و بینی کە لە نێو چەندین دڕێکدا سەری دەرهێناوە جوانەکەی دەرکەوتووە زۆر دڵخۆشە. ژەنیار کەوتە گفتوگۆکردن لەگەڵ گوڵە جوانەکەدا وتی تۆ چۆن توانیتە لەنێ ئەو هەموو دڕکەدا جوانی خۆت بنوێنی؟ گوڵەکە وتی بەردەوام بڕوان بە توانای خۆم هەیە و هەمیشە هەوڵ دەدەم تاکو بە ئامانجی خۆم دەگەم. پاشان ژەنیار وتی ئەی ناترسی لە ماوێکی کووردە ئەم دڕکانە لە ناوت بەرن؟ گوڵەکە زۆر بە جوانی وەڵامی دایەوە وتی هێندە ڕەشبینانە لە ژیان مەڕوانە من دڵنیام بەسەر ئەواندا سەر دەکەوم و جوانی من بەسەر ناشرینی و چڕنوکەکانی ئەواندا زاڵ دەبێت. پاشان جارێکی تر ژەنیار پرسی ئەی بۆچی هێندە دڵخۆشی؟ گوڵەکە وتی بەردەوام هەوڵ بدە بەسەر کۆسپەکانی ژیاندا سەر بکەویت و بە زەردەخەنەوە بچۆ بەدەم ژیانەوە دڵنیا بە ژیانی زەردەخەنەت بۆ دەکات. ژەنیار کاتێک ئەم گوڵەی بینی بە ناشی خۆیەوە توانیوێتی ئاوا سەرکەوتوو بێت لە دڵی خۆی داوتی ئەی بۆچی من ناتوانم سەر بکەوم؟ لەو ساتەوە ژەنیار بڕیاریدا ببێتە کەسێکی لێهاتوو لەوانەکانیدا و سەر بکەوێت لە ژیانیشدا و پاشان سوپاسی گوڵەکەی کرد و هیوای خواست کە هەمیشە دڵخۆش و سەرکەوتوو بێت. گوڵ خونچە و گوڵزارێنە خەندە و نەوەهارێنە گوڵ خونچە و گوڵزارێنە خەندە و نەوەهارێنە سروە و بەرابەیانی و نەوە و سەرک و سارێنە
زەمانە لە بەروگر خەمانە ئاوات و دۆر و بەری و دەرمان و گردەردانە پێشایی کوردەواری هەر بەوێنە و ڕوجیاری پێشایی کوردەواری بوو ناتراوێ ڕۆشنە و چارە سەر و هەژاری گوڵ خونچە و گوڵزارێنە خەندە و نەوەهایەنە گوڵ خونچە و گوڵزارێنە خەندە و نەوەهایەنە سروە و بەرابەیانی و نەوە و سەرک و سارێنە چیرۆکی 24 شنە و چۆلەکەکەی ئامادەکردنی زیاد ڕەشاد قادر لە ئێوارەیەکی وەرزی زستاندا کیژۆڵەیە کە ناویش نەبوو لەبەر نەخۆشی لەسەر جێگادا کەوتبوو. ئەم ئێوارەیە شنە هەستایە بەر پەنجەرەی ژوورەکەی و سەیری لێزمەی بارانی دەکرد و گوێی لە گڤەی بایەکە دەگرت. لەم کاتەدا چۆلەکەیەکی بە سەزمانی لە ڕۆخی پەنجەرەکەیدا بەرچاو کەوت کە باران پەڕ و باڵی تەڕ کردبوو لەسەرماندا دەلەرزی. شنە بەم دیمەنە تەواو کاریگەر بوو بۆیە بەپەلە پەنجەرەکەی کردەوە و چۆلەکەکەی هێنایە ژوورێ وشتی کردەوە و تێ لە باوەشی کرد. دوای ماوەیەک دایکی شنە هاتە ژوورێ خواردنی ئێوارەی کیژەکەی هێنابوو کە لە چیرۆکی هاتنە ژوورەوەی چۆلەکەکەی پرسیار کرد. شنە بۆ دایکی باس کرد کە دڵی پێسووتا و بە مەبەستی وشتکردنەوە و پاراستنی لەسەر ماسۆڵە هێناوێتە ژوورێ. بۆیە داچی دەستخۆشی لە کچەکەی کرد و لە هەمان کاتدا پارچەیەک سەمون و شیری خستە بەردەمی چۆلەکەکە و هانی شنەشیدا کە لە یارمەتیدانی ئەم باڵندا لانەوازەیە درێغی نەکات. شنە تا درەنگانی شەو دەستی میهرەبانی بە پەڕ و باڵی چۆلەکەکەدا هێنا تا خەوی لێ بکەوێ. ئەوە بوو چۆلەکەکە کە بوو شنەش چاوی چوە خەوێکی خۆش. بۆ بەیانی لەگەڵ ئەوەی شنە نەخۆشەکەی سوکتر بوو دڵخۆشیش بوو بەوەی کە چۆلەکەکە بۆ هۆی گەرمبوونەوە و تیر خواردنی هێزی هات بۆ بەبەردا. بۆیە شنە دەیخواست هەر لەگەڵ چۆلەکەکەدا بمێنێتەوە. بەڵام پاشتر لە دڵی خۆیدا گوتی نابێت لەم ژوورێ خۆماندا زیندانی بکەم و پێویستە بۆ خۆی ئازاد بێ. بۆیە پەنجەرەکەی بۆ کردەوە و چۆلەکە جوانەکەش دای لە شەقەی باڵ و فڕی بۆ ئاسمان. ئەوەی زۆر جێگەی سەرسوورمان بوو بۆ ڕۆژی دوایی هەمان چۆلەکە هاتەوە بەر پەنجەرەی ژوورەکەی شنە. وەلێ ئەم جارەیان هەتاو بە دەرەوە و چۆلەکەش جریوە و جووکەیەکی خۆشی دەکرد. دیسان شنە بەپەلە پەنجەرەکەی لێ کردەوە و لە تەک خۆیەوە داینا و نان و شیری بۆ دانا. ئیدی بۆ ڕۆژانی دواتر بە بەردەوامی چۆلەکەکەدا هاتە لای شنە و تێری دەخوارد و پاشان جێی دەهێشت. تا ئەوە بوو ڕۆژێک چۆلەکەکەی شنە دیارنەما بۆ دیارنەمانەش تەواو کچەکەی نیگەران کرد و لای خۆیەوە دەیگوت بڵێ نەبوو بێتە نێسیری ڕاوچیەک. دوای هەفتەیەک چۆلەکە جوانەکە جارێکی دی بە سینجی بریندارەوە هاتەوە بەر پەنجەرەکەی شنە. بۆیە بە پەرۆشەوە لە باوەشی گرت و خواردنی بۆ هێنا و زامەکەی بۆ تیمار کرد. چۆلەکە جوانەکەش پاش چاکبوونەوەی لە بەردەم پەنجەرەکەی شنە دەستی بە جووکەچی ناسک کرد و وەک بیەوێ سوپاسی گەرمێکی ژە هاوڕێکەی بکات. دۆستایەتی شنە و چۆلەکەکە گەیشتە ئاستێک هەموو دەم پەنجەرەکەی شنە کراوە بوو هەر کاتێک چۆلەکەکە ویسبای دەهاتە ژوورە و دەچوە دەرەوە. ڕۆژێکیان دایکی شنە هاتە ژوورەوە لەو کاتەدا شنە نووست بوو. بەڵام ئەوەی سەرنجی داچی شنەی ڕاکێشا ئەو پەتە سوورە بوو لە ناوەڕاستی ژوورەکەدا هەڵواسرا بوو. پاش لە خەوخەسانی کچەکەی لێی پرسی شنەی شیرینم ئەم پەتە جوانە چییە؟ شنەش سەرسوورمان و بێئاگایی خۆی دەربڕی. بۆ ڕۆژی دواتر بە هەمان شێوە پارچە قماشێکی ڕەنگاوڕەنگی جواندانرا بوو. بۆیە جارێکی دی لەو کاتەی کە شنە سەبارەت بەو کڵافە و پەڕۆی ڕەنگاوڕەنگانە لەگەڵ داچی خەریکی ئاخافتن بوو چۆلەکەی هاوڕێی دیت پەتێکی شینی بەدەن و کەڵگرت بوو دەیهێنایە ژوورەوە. ئەو دەم تێگەیشت کە ئەوە کاری چۆلەکەی هاوڕێیەتی. پاشان وای لێ هات ڕۆژانە چۆلەکەکەشتی جوان و ناشتی بۆ ژوورەکەش نەدەهێنا. شنەش لە نەهێنی ئەم پەت و دەزوە ڕەنجین و جوانانە تێنە دەگەیشت. تا ڕۆژێک لە داچی پرسی ئەو شتانەیانی چی؟ داچی پێی گوت
چیژە جوانەکەم، ئەمە نیشانەی سۆز و خۆشەویستی چۆلەکەکەیە بۆ تۆ و دەیەوێت لە ڕێگەی ئەم دیاریانەوە ڕێز و سوپاست بۆ دەرببڕێت. هەروەها داچی زێتر گوتی شنەی خۆشەویستم، وەک چۆن ئێمەی مرۆڤ ئەگەر لە پاداشتی چاکەی کەسێکدا نەتوانین چاکەیەکی هاوشێوەیە باشتری لەگەڵدا بکەین، ئەوا دەبێت سوپاسی گەرمی بکەین. ئەم چۆلەکەیەش هەروایە. چۆلەکەم جریوە خۆشگەر و بچکۆلەم بەجۆش کوکوختی هێ من و جوان خاوەندەنکی نەرمونیان کوکوختی هێ من و جوان خاوەندەنکی نەرمونیان کوکوختیم هێ من و جوان خاوەندەنکی نەرمونیان بولبولم دەنگ بە ئاوەس دڵپڕ لە ڕاز و نیاز بولبولی دەنگ بە ئاوەس دڵپڕ لە ڕاز و نیاز وەتراسم یە جوانەکەم بەخۆشە سوڵاڵەکەم چۆلەکە و کوکوختی و بولبول و کۆتراسمی چۆلەکە و کوکوختی و بولبول و کۆتراسمی گوێم لە دەنگتان دەبێ دڵم پێتان شاد دەبێ گوێم لە دەنگتان دەبێ دڵم پێتان شاد دەبێ هەریەکەتان بەجوانی بەچریکە و بە گۆرانی هەریەکەتان بەجوانی بەچریکە و بە گۆرانی ئاوازێ پێشکەش ئەکا سروشتی پێمەس ئەکا چۆلەکەم کوکوختیم بولبولم کۆتراسپیم چۆلەکە و کوکوختیم بولبول و کۆتراسپیم چۆلەکەم جریوە خۆشگەر و بچکۆلەم بەجۆش چۆلەکەی جریوە خۆشگەر و بچکۆلەی بەجۆش کوکوختیم هێ من و جوان خاوەندەنکی نەرمونیان کوکوختی هێ من و جوان خاوەندەنکی نەرمونیان بولبولم دەنگ بە ئاوەس دڵپڕ لە ڕاز و نیاز بولبولی دەنگ بە ئاوەس دڵپڕ لە ڕاز و نیاز وەتراسم یە جوانەکەم بەخۆشە سوڵاڵەکەم چۆلەکە و کوکوختی و بولبول و کۆتراسمی چۆلەکە و کوکوختی و بولبول و کۆتراسمی چیرۆکی 25 پێشبڕکێ لە کارکردندا لە نووسینی جەلیل حەمەد سەعید ڕەشید گۆڤاری گوڵەکان ژمارە 26 خۆر لەگەڵ بەیانی باشی ئاسۆوە چای بەتوانا و ڕێزان کەوت بۆ بەیانیە زووە لە ناو چێڵگەکەیان دانیشتبوون و چاوەڕێی باوچیان بوون کە کاریان پێ بسپێرت و هاوکاری بکەن. خۆر پێیوتن بزانم ئیمڕۆ چێمان ئەتوانێت کارە زیاتر بکات و بۆ ژیانش بەخشندە بێت. هەردووچیان وتیان هەیلەوە تۆ بە ئاسمانەوە دەبێت چ کارێکی لەدەست بێت، هەرگیز ناتوانیت وەک ئێمە کار بکەیت. خۆر وتی باشە ئێوارە کارەکانمان بە یەکتر ڕادەگەینین تا بزانین چێمان کارمان زۆرتر کردووە. ئێوارە کاتی ئەوە هاتوبوو توانا و ڕێزان بۆ مەڵ بگەڕێنەوە خۆیان زۆر بە ماندوو دەزانی. خۆر پێیوتن ئادەی کارەکانی خۆتان بڵێن. توانا و ڕێبەر وتیان بنی دارەکانمان بژار کرد و هەڵشمان جێڕانەوە. خۆر وتی هەموو دەوروبەرتانم ڕوونا کردەوە تا ئێوە کار بکەن. هەردووچیان وتیان هەموو دارەکانمان بە ئاوی ڕووبارەکە تێر ئاو کرد. خۆریش وتی منیش چێشتم بۆ دارەکان ئامادە کرد. هەردووچیان دایانە قاقای پێکەنینی وتیان لە کام چێشتخانەیە بڕوایان نەدەکرد تا دارەکان خۆیان وتیان خۆ ڕاست دەکات ئێمە ئەو خۆراکەی لە زەوی بەهۆی ڕێگەکانمانەوە هەڵی دەمژین دەیدەینە گەڵاکانمان و خۆریش بەهۆی تیشکە زێڕینەکەیەوە بۆمان دەکاتە چێست و دوایش بە لەشی خۆماندا دابەشی دەکەین بە یەکسانەی. توانا و ڕێزان وتیان لە بەیانیەوە ئاگاداری چێرگەکانمان دەکەین بۆ ئەوەی لە زیان بەدوور بێت. خۆر وتی ئەو ئاوە زیادەیە کە لە شوێنە بێسوودەکان هەبوو کردیانم بە هەڵم و بەرزم کردنەوە بۆ ئاسمان تا ببن بە هەور و باران و پێویستیەکانی چێڵگەکان دابین بکەن. بەردەوام بوو لە قسەکانی وتی ئێوە دەڕۆن بۆ ماڵ و دەنون بەڵام من نانم و ئەم دیویزەیی بەجێ دەیهەڵم و دەچم بۆ لای هاوڕێکانی ترم لەو دیویزەوی تا ئێوارە کار دەکەم بەیانیش دێمەوە بۆ لای ئێوە.
توانا و ڕێزان زۆر بەلایەنەوە سیر بوو کە خۆر ناخەوێت و شەو ڕۆژ لە کاردایە، بۆیە پەشیمان بوونەوە وتیان داوای لێبوردنت لێ دەکەین، هەرگیز کاری تۆمان پێ ناکرێت، بەڕاستی تۆ زۆر بەتوانە و بەخشندەیت بۆ ژیان. خۆر وتی منیش ئافرینی ئێوە دەکەم کە لە ئێستاوە شان بە شانی باوکتان کار دەکەن، مرۆڤ بەکارکردنەوە جوانە، پێشینانیش وتویانە دەستی ماندوو لەسەر چی تێرە. بۆی زەوی ئەستێرەیە قەبارەی زۆر گەورەیە، بۆی زەوی ئەستێرەیە قەبارەی زۆر گەورەیە، لە بۆشایی ئەسمانە لانە و ماڵی هەموانە، لە بۆشایی ئەسمانە لانە و ماڵی هەموانە. چیرۆکی 26 برینەکان بە خاوێنی ڕابگرن لە گۆڤای جگەرگۆشەکان ژمارە 139 وەرگێڕانی لە تورکیەوە سەرنگ عەبدوڕەحمان. هەڵوێست و لاکۆ و هاوڕێی یەکتری بوون، ڕۆژێکیان لە باخچەی گەڕەکەکاندا یاریان دەکرد، لەپڕ هەڵوێست مەدالیایەکی شوشەی جوانی دۆزیەوە و لاکۆش پڕکێشی کرد و ویستی مەدالیە شوشەکە لە دەستی هەڵوێستی هاوڕێی دەربهێنێ بۆ خۆی، بەهۆش دەستی هەردووچیان بریندار بوو. خوێن فوارەی کرد و هەڵوێست ڕای کرد بەرەو ماڵەوە، داچی بەپەلە ئاوی گەرم کرد و دەستی منداڵەکەی پێشۆر، ئیجا دەرمانی پاکشکەرەوەی برینی لێدا و برینەکەی پێچایەوە، پاشان بردی بۆ لای پزیشک. بەڵام لاکۆ بیری لەوە نەکردەوە تەماشای برینەکەی بکە، دەسە سڕێکی پیسی لە گیرفانی دەرهێنا و لە دەستی ئاڵان، بەڵام بۆ شەوەکەی پەنجەی سوور بۆ و هەڵ ئاوسا و دەستی کرد بە ئازار. هەر بۆیە لاکۆ 5 ڕۆژی تەواو لە ماڵەوە لەسەر جێگا کەوت. لەلایەکی ترەوە پزیشک دەمێک بوو برینی هەڵوێستی سارەش کردبوو، برینەکەی چاک بوو بەوە. هەڵوێست سەردانی لاکۆی هاوڕێ کرد و پێیوت: لاکۆ ژیان، ئەی مامۆستا لە قوتابخانە پێی نەوتین دەبێت برینەکان بە پاک و خایانی ڕابگرین؟ بەڵام تۆ ئەمەت لە گوێ نەگرت، برینەکەت هەوی کرد، ئێستاش بە ئاسانی ڕزگارت بوو، بەس نەبوو پەنجەیان نەبڕیتەوە، هەر بۆیە پێویستە برینەکان بە پاک و خاوێنی ڕابگرین. مانای ڕۆشن بیریە، هێزی هۆی ناخۆشیە.
چیرۆکی 27 خۆشەویستی گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 139 وەرگێڕانی لە تورکیەوە شارە عەبدوڕەحمان. ئەمڕۆ یەکێکە لە ڕۆژەکانی پشوو. شەوبیرم لەو خواردنەخۆشانە دایکم دەکردەوە کە بەیانیان بۆمانی ئامادە دەکرد و بەو خەیاڵەوە نووستم. بەیانی بە دەنگە دەنگێکی زۆر لە خەو هەستام. هێشتا کاتژمێر حەوت نەبوو بوو، بەڵام گوێم لە دەنجی سیڤەری برام بوو هاواری دەکرد. لە خۆم پرسی بەم کاتە زۆر چۆن سیڤەر ئاوا دەکات، بە تایبەتی کە پشووە. کاتێک بەرەولای دەنگەکە چووم بینیم دایکم و باوکم بە ئاوێکی سار سیڤەر دەشۆن و بە پەلەپەل خۆیان گۆڕی و بەبێ دەنگ لە ماڵەوە دەرچوون. من زۆر بەسەر سامیەوە وەستام و دەستم کرد بە گریان. نەنانی بەیانی نەماچی دایکم نە زەردەخەنەی باوکم هیچی نەبوو. ئەو ڕۆژە کە برا گەورەکەشم لە ماڵ نەبوو لە دڵی خۆمدا دەموت هەر براکەمیان لە من خۆشتر دەوێت. بۆیە بەتەنیا لە ماڵەوە مامەوە دام لە پڕمەی گریان. هەموو شتە جوانەکان لە خەیاڵمدا سڕانەوە دەستم کرد بە بیرکردنەوە کە چۆن بۆ من کۆمپیوتەریان نەکڕی، بەڵام بۆ براکەم ئەو شتانە ویستی بۆیان کڕی. ئێستا وا تێگەیشتم کە من لەم ماڵە زیادم و جێگام نابێتەوە. ئەو ڕۆژە هیچ شتێکی باش بە خەیاڵمدا نەهات. دوای ماوەیەک دایک و باوکم هاتنەوە، دایکم بانگی کردم بەڵام من وەڵامم نەدایەوە. ناچار دایکم هات وەڵام و وتی کچم ئەوە بۆ وەڵامم نادەیتەوە. زۆر بە تووڕەیە وتم بۆ من بەلای ئێوە گرنگم تاکە وەڵام بدەمەوە. کاتێک وام وێت دایکم زۆر پەس بوو وتی بۆچی ئەم قسانە دەکەی کچم؟ منیش دەستم کرد بە گریان وتم ئێوە هیچ منتان خۆش ناوێت. پاشان دایکم دەستی هێنا بەسەر سەرمدا وتی کچم گوێمە دەبەیانی چونکە بە هەڵە تێگەیشتووی. کاتێک بەیانی هەستاین براکەت تایەکی زۆری لێ هاتبوو، بۆ ویسمان بە ئاو تاکەی بڕوان، بەڵام تا دەهات تایەکەی زیادی دەکرد. لەبەر ئەوە بەپەلە بردمان بۆ لای پزیشک. کچم براکەت جارێ بچووکە ئەو زیاتر پێویستی بە ئێمەیە. ئێوە هەمووتان بۆ ئێمە گرنگن، بەڵام هەر یەکەو بە زۆرێ خۆشمان دەوێن. بۆیە زۆر پەشیمان بوومەوە و زۆر بە شەرمەزاریە وتم ئێستا حاڵی سیڤەر چۆنە؟ دایکم وتی ئێستا باشترە، بەڵام دەبێت چەند ڕۆژێک لە ناو جێگادا بمێنێتەوە. ئیدی ئەو سازانیم ئێمە هەمومان بۆ دایە و بابەمان گرنگین، بەڵام هەر یەکەو بە زۆرێ. بۆیە بڕیارمدا جارێکی تر ئاوا بیر نەکەمەوە یارمەتی دایکم بدەم. من بۆ قسانەی ئەمڕۆ کردم دڵی دایکم ڕەنجان، بۆیە داوا لە خوای مەزم دەکەم کە لێم خۆش ببێت و تەمەنی دایک و باوکم درێژ بکات. خۆشەویستی ژیانە ئەم توانە و هێزی جانە گەر خۆشەویستی نەبێ ژیمان بێمانە دەبێ. خۆشەویستی ژیانە ئەم توانە و هێزی جانە گەر خۆشەویستی نەبێ ژیمان بێمانە دەبێ.
چیرۆکی 28 کاڵەکی هەژاران گۆڤاری گوڵەکان ژمارە 23 وەرجێڕانی لە عەرەبیەوە ئیمان حەمزە لە بازاڕدا هاواری میوە دەکرا نمونەی ئەم میوانە کاڵک و سێ و کۆمەڵێکی تر لەم لاشەوە ئارام چاوەڕوانی گەڕانەوەی باوکی دەکرد تا لە سەرکار بگەڕێتەوە چونکە پێشتر ئاکۆی هاوڕێ میوانداری بۆ کردبوو بۆ زیادبوونی خۆشەویستی و هاوڕێتیان ئارامیش بۆ وەڵامدانەوەی ئەو میوانداریەی ئاکۆی هاوڕێ کە هەفتەی پێشی بۆی کردبوو کە کاڵک و مۆزی بۆ دانابوو ئارام بەم دوو میوە بەتامە زۆر دڵخۆش بوو بۆیە ویستی میوانداریەکە بۆ ئاکۆ بکاتەوە و میوەی بەتامی بۆ ئامادە بکات لە کاتێکدا باوکی ئاکۆ کاری ئەندازیاری دەکرد و بژێویان زۆر باش بوو بەڵام باوکی ئارام کارمەندێکی هەژار بوو لە یەکێک لە کارگەکان بۆیە ئارام داوای لە باوکی کرد کە ئەمڕۆ لە گەڕانەوەیدا کاڵک بهێنێت چونکە ئاکۆ میوانیانە زۆر بە دڵخۆشی چاوەڕوانی باوکی بوو کاتێک باوکی ئارام گەڕایەوە ئارام بینی باوکی تەنها زەرفێکی بچووکی بەدەستەوەیە ئارام زۆر دڵتەنگ و سەرسام بوو چونکە لە خانەوادەی ئەواندا ڕازگۆیی باڵی کێشا و بەسەریاندا و دوور بوون لە درۆ پەیماشکاندن ئارام لە باوکی پرسی ئەی بەڵێن نەبوو کاڵەکم بۆ بهێنی باوکی وتی ئەوەی بەڵێنم دابوو لە بیرم نەکردووە ئارام سەرسام بوو لە قسەکانی باوکی تا باوکی دەستی بەناو زەرفەکەدا کرد و جێزەری دەرهێنا وتی ڕۆ لە گیان ئەمە کاڵەکی هەژارانە تەق تەق تەقەی دەرگایە چێ ڕزقی خۆی هێنایە تەق تەق تەقەی دەرگایە چێ ڕزقی خۆی هێنایە میوان ئازیزی خوایە ڕێزی لە دڵمەندایە ڕێزی لە دڵمەندایە چیرۆکی 29 دەستی یارمەتی گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 169 لە نووسینی دایچیە کاتی ئێوارە بوو محەممەد و ئەندامانی خێزانەکەی لە ماڵەوە دانیشت بوون هەموو سەرقاڵی تەمەشاکردنی بەرنامەیەکی تەلەڤیزیۆن بوون هەمویان ڕووچوو بوون لە بورگەکانی بەرنامەکەدا و بێدەنجی باڵی بەسەر ماڵەکەدا کێشا بوو تەنها دەنجی پێشکەشکاری بەرنامەکە دەبیسترا
لەو کاتەدا دەنجی قیژە و هاوار بێدەنجەکەی پچاند و هەمویانی بە ئاگا هێنا. محەممەد بە دایکی گوت دەبێت چی بێ؟ دایکی گوتی دەنگەکە لە ماڵی ژیانخانی دراوسێمانەوە دێ. هەموو ئەندامانی خێزانەکە بە پەلە ڕایان کرد و بەرەو کۆڵان بینیان و ئاگرود و کەڵ لە ماڵی دراوسێکەیانەوە بەرز بۆتەوە. بۆیە باوکی بە پەلە تەلەفۆنی بۆ پۆلیسی ئاگرگوژێنەوە کرد و ئاگاداری کردن. پاشان بەرەو ماڵی دراوسێکەیان ڕای کرد و دایکیشی کە ژنێکی زۆر ژیر بوو بە پەلە گەڕایەوە ژوورەوە و پەتۆیەکی هێنا و لە ئاو هەڵی کێشا. نەوە کەسێک سوتا بێ ئەویش بەرەو ماڵی ژیانخان ڕۆیشت. محەممەدیش لە هاوکاری درێغی نەکرد و ڕای کرد دەستی منداڵەکانیانی گرت و هێنایانی بۆ ماڵی خۆیان تا دڵنەواییان بکات. سوپاس بۆ خوا ئاگرگوژێنەوەکان زوو گەیشتن و ئاگرەکە خامۆش کرا و زیانی جانی نەبوو. تەنها هەندێک شتومەچی ماڵەکەیان سوتا بوو. سەرجەم دراوسێکانیش بەمە دڵخۆش بوون. پاشان دایک و باوکی محەممەد و ئەندامانی تری ماڵی دراوسێکان هێنا بۆ ماڵ و خۆیان و داوایان لێکردن کە لە ماڵی ئەواندا بمێننەوە تاوەکو بارودۆخی ماڵەکەی خۆیان ئاسایی دەبێتەوە و ئاوەدانی دەکەنەوە. بۆ ڕۆژی دوایی هەموو دراوسێکان کۆبوونەوە و بڕیاریاندا هەریەکە و بە شێوەیە هاوکاریان بکەن و ئەرچێک لە ئەستۆی خۆی بگرێت، چونکە دراوسێ باش دەبێت لە کاتی دەنگانەدا دەستی یارمەتی بۆ دراوسێکەی درێژ بکات. ڕێزی دراوسێم لایە کە فەرمانی خوددایە ناخو دەروون بێگردن وەک نێرگزی نێو هەردم. ڕێزی دراوسێم لایە کە فەرمانی خوددایە ناخو دەروون بێگردن وەک نێرگزی نێو هەردم. دراوسێ دراوسێ ڕێزی دراوسێم لایە دراوسێ دراوسێ ڕێزی دراوسێم لایە. لەتەنگان و خۆشیان هەردەم هاوکارم بۆیان هیچ کات نادەم ئازاریان نابمە ناخۆشی و باریان. لەتەنگان و خۆشیان هەردەم هاوکارم بۆیان هیچ کات نادەم ئازاریان نابمە ناخۆشی و باریان. ڕێزی دراوسێم لایە کە فەرمانی خوددایە ناخو دەروون بێگردن وەک نێرگزی نێو هەردم. ڕێزی دراوسێم لایە کە فەرمانی خوددایە ناخو دەروون بێگردن وەک نێرگزی نێو هەردم. دراوسێ دراوسێ ڕێزی دراوسێم لایە دراوسێ دراوسێ ڕێزی دراوسێم لایە. ڕێز و یارمەتی و چاکە پیشەی منی دڵپاکە بۆ دڵ ئاسوودەیمان خوا ڕازیکەین نەخۆمان. ڕێز و یارمەتی و چاکە پیشەی منی دڵپاکە بۆ دڵ ئاسوودەیمان خوا ڕازیکەین نەخۆمان. ڕێزی دراوسێم لایە کە فەرمانی خوددایە ناخو دەروون بێگردن وەک نێرگزی نێو هەردم. ڕێزی دراوسێم لایە کە فەرمانی خوددایە ناخو دەروون بێگردن وەک نێرگزی نێو هەردم. دراوسێ دراوسێ ڕێزی دراوسێم لایە دراوسێ دراوسێ ڕێزی دراوسێم لایە.
چیرۆکی سی منداڵێکی ژیر گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 144 وەرگێڕانی لە تورکیەوە خەولە عومەر ئیسماعیل لە دێرزەمانەوە پاشایەک نەخۆش دەکەوێت لە هەموو لایەکەوە پزیشکیان بۆ دەهێنا بەڵام هیچ یەکیان چارەی نەخۆشیەکەی نەدەزانی لە یەکێک لە شارەکان پزیشکێکی بەناوبانگ هەبوو کە هێنایان بۆ بەردەم پاشا دوای پشکنین وتی چارەی جەنابتان تەنها ئەوەیە کە جەرجی منداڵێک بخۆت پاشا نەیزانی چۆن ئەمرێک دەربکات چونکە کوشتنی منداڵ تاوانە بەڵام کە حاڵی خۆی ئاوا بینی خەمی دەخوارد بۆیە فەرمانی بە پیاوانی کۆشکەکە کرد کە دەست بەجێ منداڵێکی بۆ بێنن دوای گەڕان بە هەموو ماڵێکدا نەیانتوانی هیچ منداڵێک لە دایک و باوکی وەربگرن بۆ پاشا بۆیە بە زۆر منداڵێکیان هێنا دایکە و باوکەی بەسە زمان لەگەڵ منداڵەکە لە کۆشک ئامادە بوون دادوەریش لە کۆشک ئامادە بۆ گوێگرتن لە هەمووان بۆیە پاش باسکردنی هەموو شتێک لەلایەن پاشاوە دایک و باوک لە ترسان ڕازی بوون کۆرپەکەیان بکوژرێ کە منداڵەکەیان بۆ سێبڕین ئامادە کرد جەلاد ویستی سەری ببڕێت منداڵەکە دەستی بە پێکەنین کرد و پاشا و ئەوانی تر سەریان سوڕما پرسیاری لە منداڵەکە کرد من بەو حاڵەی کە تێیدام ئاوا پەشۆکا و غەمبارم بەڵام خۆ حاڵی تۆ لە حاڵی من خراپترە کەچی پێ دەکەنی وا دیارە عەقڵت لەدەست داوە منداڵەکە گوتی نەخێر من عەقلم لەدەست نەداوە بەڵکو عاقڵتر بوومە چونکە من کەسێک دەناسم کە دڵم خۆش دەکات و نەهالێت غەمبار بم دڵم دەداتەوە کە دادوەری ڕاستەقینەیە کە بە دادوەری فەرمان دەردەکات نەوەک وەک ئەو دادوەرەی کە دەلای جەنابتانە لە ترسی جەنابتان دایک و باوکم ڕازی بوون بە کوشتنی من بەڵام دادوەری ڕاستەقینە ڕازی نەبوو بە کوشتنی من کە تۆ دەبوو ئارام بگری لەسەر ئەو نەخۆشیە تاخوا بەبەزەیی شیفات بۆ بنێرە و ڕەحمت پێ بکات چێ دەڵێ جەرجی من بۆ تۆ دەبێتە شیفا چونکە شیفا هەلای خوای بەڕەحمە منیش چاڕوانی داوەری ڕاستەقینە دەکەم غەمبار نابم ئەگەرچی دەشم کوژن پاشا کە گوێ لە منداڵەکە ڕاگرت بوو زۆر شەرمی کرد و پەشیمان بووە لەو فەرمانەی کە دابووی فەرمانیدا کە منداڵەکە ئازاد بکەن منداڵەکە پێش ئەوەی کە بڕوات گوتی داوا شیفا لە خوای میهرەبان دەکەم بۆ جەنابتان دوای هەفتەیە کە پزیشکیان هێنا بۆ پشکنین دەرکەوت کە هیچ نەخۆشیەک لە لەشی پاشادا نەماوە پاشا زۆر سوپاسی خوای میهرەبانی کرد و فەرمانیدا لە سەرتاسەری شار ئاهەنگ بجێڕدرێن چیرۆکی سیویەک مریشکە کونجە و پەروەردەی بەچکە مراویەکان گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 144 لە نووسینی ماریە کەمال عەبدوڵڵا شوێنەی کچێکی وریا و زیرەک و ڕووخۆشە دانیشتووی گوندێکی خنجیلانەیە یەکێکە لە قوتابیهەرە زیرەکەکانی پۆلی دووەم لەگەڵ ئەوەشدا لە ماڵەوە چاودێری مریشکەکان دەکات و دانیان بۆدا دەکات و دەرگای کولانەکە بە شەوان قایم دەکات و بەیانیان زوو دەرگان لێ دەکاتەوە شوێنەیە بە تەواوی جێگەی بڕوای دایکێتی بۆیە دایکی بڕیاریدا جوانترین جوچکەی بداتێ
شوێنێش کە جوچکەکان گەورە بوون لە ناویاندا باڕۆکەیەکی هەڵبژار کە پەڕەکانی کونج بوون و کلوکوڵ و پەر لە پێ بوو. شوێنە ناوینا مریشکە کونجە و زۆر دڵی پێی خۆش بوو. مریشکێکی هێلکەکەری باش دەرچوو. شوێنێ باش فێری کۆکردنەوەی هێلکە و بە سوودی هێلکە ببوو. بۆیە ڕۆژێک بە دایکی گوت: دایە جان، زۆر حەز دەکەم مراویشمان هەبێت، چونکە مراوی هێلکەکەرێکی باشە و گوندەکەمان ئاوی زۆرە و گۆماوەکانیش پاکن بۆ مەلەکردن و حەوانەوەیان. دایکی گوتی: ڕاست دەکەی، با مریشکە کونجەت کڕ بکەوێت، جا هێلکەی مراوی بۆ پەیدا دەکەم تا هەڵی بێنێت. شوێنێ بە دڵخۆشیەوە چاوەڕێ بوو. وەختێک مریشکە کونجە کڕکەوت، دایکی شوێنێ لە ماڵە هاوسێکەیان چوار هێلکەی مراوی پەیدا کرد. لەگەڵ 5 هێلکەی مریشکە کونجەدا داینا بۆ مریشکە کونجە تا لەسەریان کڕ بکەوێت. لە دوای ماوەی دیاریکراوی پێویست، مریشکە کونجە جوچکەکانی هەڵهێنا و لە کولانە بردنیە دەرێ. شوێنێ زۆر دڵی بە بەچکە مراویەکان خۆش بوو، بەڵام زۆر بەزەیی بە مریشکە کونجەدا دەهاتەوە. بۆیە بە دایکی گوت: دایە گیان، کە مریشکە کونجە جوچکەکانی دەباتە دەرەوە زۆر هیلاک دەبێت. لەبەر ئەوەی جوچکەی هێلکەکانی خۆی کە مریشکن لە وشکاندا یاری دەکەن و جوچکەی هێلکە مراویەکانیش کە مراوین دەستنە ناو گۆمە ئاوەکانەوە. ئەمیش لەبەر سۆزی دایکاتی لەمنا بۆ ئەو لە هەروە دەکات. زۆر گوناحە. دایە گیان، من نەمزانی جارێکی تر نابێت هێلکەی مراوی بخەینە ژێر مریشکیان بە پێچەوانەوە. دایکی باوەشی کردەوە بۆ شوێنێ و لە ئامێزی خۆی گرت و گوتی: شوێنێ گیان، دڵخۆشم بەو هەستەی کە هەتا بەرامبەر سۆزی دایک کە مادووبوون نازانێ بەرامبەر بە بەسکەکانی، بەڵام بێت جارێکی تر هێلکە هیچ پەلەوەرێک نەخەمەژە هیچ پەلەوەرێکی ترەوە. شوێنێ سوپاسی دایکی کرد بۆ ئەم بەڵێنەی. چیرۆکی 32 لە خولی هاوینە سولمان ببە. گۆڤاری جگەر گۆشەکان ژمارە 150 لە نووسینی دایکیە. دوای تەوابوونی وەرزی خوێندن و تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ، منداڵان ڕۆژانە دەستە دەهاتنە کۆڵان و یاریان دەکرد. جار بە شەڕ دەهاتن و لاساریان دەکرد. تەنها ڕێژوان لە ناویان دیار نەبوو، هیچ کات نەدەهاتە کۆڵان و ناو منداڵان. ڕۆژێکیان منداڵەکان لە یەکیان پرسی: باشە بۆ ڕێژوان نایەتە کۆڵان؟ بۆ نایەت یاری بکەن؟ چی دەکات هەر لە ماڵەوە چۆن بێزار نابێ؟ هەندێکیان وتیان: ئەمڕۆ دەچین بۆ ماڵیان و بانجی دەکەین بۆ کۆڵان بە یاریمان لەگەڵدا بکات. کاتێک کە چوون و لە دەرگای ماڵی ڕێژوانیاندا، دایکی هاتە دەرەوە. ئەوانش هەواڵی کوڕەکەیان لێ پرسی. دایکی پێیوتن کە ڕێژوان لە ماڵ نییە. ئەو لە یەکێک لە بنکەکانی ڕۆشنبیری لاواندا بەشداری خولی هاوینەی کردووە و لەوێ لە بوارەکانی زمان و هونەر و وەرزشدا وانە فێر دەبێ و بەرەو پێش دەچێت بۆ ساڵی ئایندەی خوێندن ئامادە دەبێ. دایکی وتی: هەرچەندە ئەو خولانە بە پارەیە و نرخی هەیە، بەڵام سوودەکەی زۆر لەو بڕە پارەیە زیاترە کە دەیدەیت، چونکە منداڵان لە کۆڵان و ڕەوشتی ناپەسەند دوور دەخاتەوە و بەرەو پێشیان دەبات لەوانەکانیاندا و بیر و هۆشیان فراوان دەکات. ئەمە سەرەڕای ئەوەی کە کۆمەڵی هاوڕێی نوێ و مامۆستای بەڕێز دەناسێ. منداڵەکان زۆر بە وتەکانی دایکی ڕێژوان سەرسام بوون و ناونیشانی ئەو بنکەیان لێوەرگرت و بڕیاریاندا کە ئەوانیش داوا لە دایک و باوکیان بکەن لەو خولانەدا ناونووسیان بکەن تا بەشداری بکەن و سودمەند بن و چیری نەچنە کۆڵان. ئەمساڵ بایەکەم دەرچووم، زیراکی پۆلاکەم بووم، لای ما
چیرۆکی 33 بەم شێوەیە ژیان فێری کردم. گۆڤاری گوڵەکان ژمارە 42 لە نووسینی پەرژین سەلام. ماریا کچێکی زیرەکە و حەز دەکات لە هەموو کارەکانیدا سەرکەوتوو بێت و هەرگیز شکست نەهێنێت. ماریا ڕۆژێک لە قوتابخانە ئەنجامی تاقیکردنەوە یەکێک لەوانەکانی وەرگرت بینی سەرکەوتوو نەبووە. بۆیە زۆر بێزاری کرد و کە چووە ماڵەوە بڕیاریدا چیتر نەگەڕێتەوە قوتابخانە. دەستی کرد بە هاوکاریکردنی دایکی لە ئەرکەکانی ماڵەوەدا و نەگەڕایەوە قوتابخانە کە ئەمەش بڕیارێکی زۆر هەڵەبوو. دایک و باوک و هاوڕێ و مامۆستاکانی زۆریان پێناخۆش بوو، زۆر ئامۆژگاریان کرد بەڵام بێسوود بوو. ماریا ڕۆژێک لە باخچەکەی ماڵی خۆیاندا بینی گوڵێکی جوان ڕەشەبە لەقەکانی شکاندووە و گوڵەکانی هەڵوەراندووە. کەچی گوڵەکە دڵی بە ژیان خۆشە و بەدەم چۆلەکەکانەوە پێدەکەنێت و هەوڵ دەدات وەکو زارن خۆی بکەشێنێتەوە. ماریا کە ئەم گوڵەی بینی بۆ جۆرە سەری سوورمە وتی: بەڕاستی تۆ گوڵێکی زۆر سەیری، ڕەشەبە زیانێکی زۆری بە تۆ گەیاندووە و لوق و گوڵەکانتی شێواندووە. کەچی تۆ هەر بە تەمای ژیانیت؟ گوڵەکە پێکەنی وتی: بەڵێ ماریا گیان، ژیان پڕە لە خۆشی و ناخۆشی، پێکەنین و گریان، شکست و سەرکەوتن. بۆیە دەبێت هەمومان خۆڕاگر بین لە بەردەم ئەمانەدا و بە شێوەیەک بیر بکەینەوە شکستەکان کۆڵمان پێنەدات. ڕاستە من شێواوم، بەڵام بەردەوام گەڵا و گوڵی نوێ دەردەکەمەوە و دڵنیام ڕۆژێک لە جاران جوانتر دەبمەوە. ئەمە بوو بەکلیلێک بۆ ژیانی و بیری کردەوە ئەو بڕیارەی داویەتی هەڵەیە و پێویستە ئەمیش وەکو گوڵەکە بیر بکاتەوە و لە قوتابخانە و لە کارەکانی ڕۆژانەیدا کۆڵ نەدات. ئەوە تاقیکردنەوە بۆ مەناتە پێشەوە پێویستە هەوڵ بدەین خۆمە زۆر ماندوو بکەین. ئەوە تاقیکردنەوە بۆ مەناتە پێشەوە پێویستە هەوڵ بدەین خۆمە زۆر ماندوو بکەین. هەتا تاجی سەرکەوتن بە هەوڵ و کۆششکردن لە مامۆستا وەربگرین پێشاد و دڵخۆش ببین. هەتا تاجی سەرکەوتن بە هەوڵ و کۆششکردن لە مامۆستا وەربگرین پێشاد و دڵخۆش ببین. وشیار هەوڵی خۆی خستۆتە کار خۆی ئامادە کردووە ئەمما وایە ماندووە. زۆر حەز دەکات کە دەرچێت تاجی بەرزی لەسەر نێت. زۆر حەز دەکات کە دەرچێت تاجی بەرزی لەسەر نێت. ئەوە تاقیکردنەوە بۆ مەناتە پێشەوە پێویستە هەوڵ بدەین خۆمە زۆر ماندوو بکەین. ئەوە تاقیکردنەوە بۆ مەناتە پێشەوە پێویستە هەوڵ بدەین خۆمە زۆر ماندوو بکەین. هەتا تاجی سەرکەوتن بە هەوڵ و کۆششکردن لە مامۆستا وەربگرین پێشاد و دڵخۆش ببین. هەتا تاجی سەرکەوتن بە هەوڵ و کۆششکردن لە مامۆستا وەربگرین پێشاد و دڵخۆش ببین. چیرۆکی 34 لە ساغی یا خەوخۆشی گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 171 لە نووسینی بورهان عەبدوڵڵا ئەحمەد. شەیدا کچێکی خنجیلانە و قوتابیەکی زیرەک بوو. لە پۆلی شەشەمی سەرەتایی بوو. هەموو ڕۆژێک لە کاتی خۆیدا دەڕۆژ بە قوتابخانە. بەڵام ڕەوشتێکی سەیری هەبوو. ڕۆژانی شەممە درەنگ لە خەو هەڵدەستا و نەدەچۆ قوتابخانە. هەرچەندە لە ماڵەوە هەوڵیان لەگەڵ دەدا لەو ڕۆژەدا زۆر حەزی بە خەو دەکرد. تاکو کاژمێریەکی دوای نیوەڕۆ لە خەودا دەمایەوە. ماوەیەکی زۆر لەسەر ئەم کارە بەردەوام بوو. ڕۆژێ بەڕێوەری قوتابخانە ناردی بە شوێن دایک و باوکیدا بۆ ئەوەی هۆی نەهاتنی شەیدا کچیان بزانێ. کاتێک دایک و باوکی هاتن شەیداخانیشان لەگەڵ خۆیان داهێنا بوو. مامۆستا زۆر ڕێزی لێگرتن خۆشحاڵی خۆی دەربڕی چونکە نەیدەویست شەیدا تەرێق ببێتەوە. بەڕێوەر وتی: شەیدا
دەزانی دوێنێ تاقیکردنەوەتان هەبوو شوێنت بەتاڵ بوو. شەیدا گوتی من حەز دەکەم تاقیکردنەوە لە ڕۆژانی شەمە نەبێ، با ڕۆژێکی تر بێ، چونکە من ئەم ڕۆژەم زۆر بەلاوەگرانە، تکایە دوای بخەن. بەڕێوەبەر گوتی زۆر باشە، چی بڵێیت وایە؟ بۆچی؟ ئەی دوێنێ هێنی نەبوو پشووی ئێوە نەبوو؟ شەیدا گوتی بەڵێ، بەڵام من حەز دەکەم هەینە قوتابخانە هەبێ و ڕۆژی شەمە پشوو بێ. بەڕێوەبەر گوتی باشە، کەواتە تۆ تەنها دەتوانی هەینی بۆ قوتابخانە بێت و شەمە پشوو بدە. بیری لێ بکەرەوە بۆت دەگونجێ؟ شەیدا گوتی با بڕۆم تۆزێ بیری لێ بکەمەوە لەگەڵ هاوڕێکانم. پاش بیرکردنەوەیەکی زۆر شەیدا گەیشتە ئەو ئەنجامەی کە بە هەڵەدا چۆ و ناکرێت ڕۆژێک بە تەنها دەوام بکە و شەمەش لە دەوام ئامادە نەبێت. بۆیە بە ئامادەبوونی دایک و باوکی باڵێنی بە مامۆستادا کە لەمە و دوای شەوان زوو بخەوێت بۆ ئەوەی شەمە و ڕۆژەکانی تریش زوو لە خەو هەستن. دابی ژیر و ئازای زۆر زیرەک و بەتوانای، دابی ژیر و ئازای زۆر زیرەک و بەتوانای، دەخوێنین تا دەتوانین بۆ دوا ڕۆژ دەڕوانین، دەخوێنین تا دەتوانین بۆ دوا ڕۆژ دەڕوانین، لە ژیانە حەز دەکەین بە هیوای خۆمان بگەین، لە ژیانە حەز دەکەین بە هیوای خۆمان بگەین. دابی ژیر و ئازای زۆر زیرەک و بەتوانای، دابی ژیر و ئازای زۆر زیرەک و بەتوانای، دەخوێنین تا دەتوانین بۆ دوا ڕۆژ دەڕوانین، دەخوێنین تا دەتوانین بۆ دوا ڕۆژ دەڕوانین، لە ژیانە حەز دەکەین بە هیوای خۆمان بگەین، لە ژیانە حەز دەکەین بە هیوای خۆمان بگەین. چیرۆکی 35 بولبولێکی تەنیا لە گۆڤاری ژینوا ژمارە 14 نووسینی هاوڕێ نادر. ڕۆژێکیان مامسوارە دوای تەواوبوونی کارەکەی بۆ ماڵەوە دەگەڕایەوە. لە ڕێگادا چاوی بە قەفەزێکی زۆر گەورە کەوت کە پڕی بوو لە بولبولی ڕەنگاو ڕەنگ و دەنگ خۆش کە سەرنجی خەڵکیان ڕادەکێشا. چوە پێش و دانەیەکی زۆر جوانی بۆ ئالانی کوڕی کڕی لەگەڵ خۆی لەناو قەفەسێکدا هێنایەوە بۆ ماڵ. گەیشتە ماڵەوە و بانگی ئالانی کرد بۆ ئەوەی ئەو دیارەی کە بۆی کڕی بوو پێشکەش بکات. ئالان کە بولبولەکەی بینی زۆر دڵخۆش بوو، سوپاسی باوکی کرد بۆ ئەو دیارە نایابە. ئالانیش هەر بە خێرای چوە لای کاهۆی هاوڕێی و نەختی خواردنی بۆ هێنا و لەگەڵ جامێک ئاو لەبەر دەمی داینا. زۆر سەرنجیدا، بەڵام بولبولە ڕەنگاو ڕەنگەکە هیچی نەخوارد و کز و مەلول بوو. بۆی چوە لای باوکی و پرسیاری لێ کرد باوکە بولبولەکە هیچ ناخوات، ئەترسم نەخۆش بێ. باوکی گوتی ناکوڕم نەخۆش نییە، چونکە لە نێوان بولبولەکانی تر لە هەمویان باشتری دەخوێن. ئالان گوتی باوکە ژیان دەبێ هۆکارەکەی چی بێت؟ مامسوارە گوتی کوڕم تۆ دڵنیای کە ئەوە خۆراکی ئەوە؟ ئالان گوتی بەڵێ باوکە ژیان، چونکە لە ماڵی کاوەی هاوڕێم بۆم هێناوە کە هەمان خواردنی بولبولەکانی ئەوە. مامسوارە گوتی ئەی کەوا بوو بۆچی پرسیار لە کاوە ناکەی هۆکارەکەی چییە؟ ئالان ڕووی لە ماڵی کاوە کرد و بۆی باس کرد کە باوکی بولبولێکی بۆ کڕیوە، بەڵام زۆر گز و غەمبارە و هیچ ناخوات. کاوە وتی بولبولێک؟ ئالان گوتی بەڵێ یەک بولبول. کاوە گوتی هاوڕێکەم، ئاژەڵ و باڵندەکانیش وەک مرۆڤ ناتوانن بە تەنیا بژین، بە تایبەتی لە ناو قەفەسدا. من بولبولێکی ترت پێدەدەم تاکو بۆ یەکەوە بن و هەست بە تەنیایی نەکەن. ئالان بولبولەکەی لە کاوە وەرگرت و بەرەو ماڵگەڕایەوە، دەرگای قەفەسەکەی کردەوە و لە لای بولبولەکەی خۆی دانا. پاشان سەیری دەکردن کە چۆن هەردووچیان بە یەکەوە خواردن دەخۆن و بە دەنگە خۆشەکانیان ئاوازی بەجۆش دەچڕن. ئێستاکە ئالان تێگەیشت کە ئاژەڵانیش بە کۆمەڵ نەبێ ناتوانن بژین و گەشە بکەن و زیاد بکەن. من بەڵام بچووکەم نشمیلە و ئێسک سۆکەم، من بەڵام بچووکەم نشمیلە و ئێسک سۆکەم.
سرتلم من بلبلم بتوكم نشمي لو اسك سوكم من بلبلم بتوكم نشمي لو اسك سوكم من شيدي جواني قولم لبا خلا سرتلم من شيدي جواني قولم لبا خلا سرتلم ئەوم کردووە بە پێشە من پاپۆلەی ڕەنجێنم بوێنە زۆر شیرینم من پاپۆلەی ڕەنجێنم بوێنە زۆر شیرینم هاوڕێی گوڵم هەمیشە ئەوم کردووە بە پێشە هاوڕێی گوڵم هەمیشە ئەوم کردووە بە پێشە رنگم سورو خلخالا هل افرم بندو بالا رنگم سورو خلخالا هل افرم بندو بالا من عشق خلخالا کم زور بسکولا زیتو کم من عشق خلخالا کم زور بسکولا زیتو کم رنگم سورو خلخالا هل افرم بندو بالا رنگم سورو خلخالا هل افرم بندو بالا چیرۆکی 36 عاقلبوونی ئازاد گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 172 لە نووسینی ئایا ئەمجەد جەعفەر. ڕۆژێک لە ڕۆژان کوڕێک هەبوو ناوی ئازاد بوو کە لە پۆلی چوارەم بوو. زۆر هاربوو هاوڕێکان و دایک و باوک و خوشک و براکانی زۆر بێزار بوون لێی. بۆیە ڕۆژێکیان باوکی ئازادی بان کرد و کیسەیەکی پڕ لە بزمار لەگەڵ چەکوشێکیدایە دەستی و گوتی ئەم دوو ڕۆژە ئازاری دڵی هەر کەسێکتدا بزمارێک داوتە بەم پارچە دیوارەدا. پاش دوو ڕۆژەکە چووە بەلای باوکی و گوتی باوکە کارەکەم جێبەجێ کرد. باوکیشی گوتی باشە ئەم جارە هەر چاکەیەکت کرد بزمارێک لابە هەتا دیوارەکە لە بزماردا پاک دەبێتەوە. پاش 3 ڕۆژ هەموو بزمارەکەی لابرد. دوای 3 ڕۆژەکە چووە لای باوکی و پێی گوت ئەمەشم جێبەجێ کرد. بۆیە باوکی بردیە لای دیوارەکە و پێی گوت کوڕم تۆ ئازاری ئەو هەموو خەڵکەت دا و بزمارێکت داوتیوە و دوای لەگەڵ هەموویاندا چاکەیەکت کردووە و بزمارێکت لابردووە. بۆ نمونە لەگەڵ هاوڕێکەتدا ئارام ئازاری دڵیت داوە وەکو ئەوە وایە بزمارێکت داکوتی بێت بە دڵیدا. لە دوایدا کارێکی چاکەی لەگەڵ دەکەیت و وەک ئەوە وایە بزمارێکت لابرد بێت بەڵام هەر لە دڵیدایە کە ڕۆژێک ئازاری دڵیت داوە. ئێستا ئەم جێگەی بزمارانە دەبینی مانای وایە ئەم هەموو خەڵکەت لە دڵیدایە کە ڕۆژێک ئازاری دڵت داون. بۆیە ئازادیش دەرسێکی لەمە وەرگرت. هە لەو ڕۆژەوە ئازاد عاقڵ بوو هەموو هاوڕێ و خێزانەکەی خۆشیان دەویست و ئەویش ئەوانی خۆش دەویست. Bye.
چیرۆکی 37 ناشتنی درەخێت گۆڤاری گوڵەکان ژمارەسی لە نووسینی سۆرین جوبرائیل هیوا قوتابیەکی زیرەک و گوێڕایەڵی پۆلی چوارەمە ڕۆژێکیان هیوا ژیر نەمامێکی جوانی بەدەستەوە بوو خەریکی ناشتنی بوو لە بەردەم ماڵی خۆیان لەو کاتەدا هاوکاری هاوڕێی بەلایدا تێپەڕی و سڵاوی لێکرد و وتی هیوا ئەوە خەریکی چیت؟ هیوا وتی خەریکم دادەڕوێنم هاوکار وتی ئینجا ئەوە کەشتە تاختۆ خۆتی پێوە ماندوو بکەیت هیوا زەردەخەنەیەکی کرد و وتی ئەوە بەڕاستە بۆیانی تۆ نازانیت نەمام چەند سوودی هەیە ئەی ئەمڕۆ لەوانەی کوردی چیمان خوێن بەسەرهاتی ئەو مناڵەت لە بیر چوو کە نەمامەکەی ناشت و نەمامەکە گەورە بوو هەمووان سوپاسیان کرد هاوکار بەگاڵتە جاریەوە وتی ئینجا ئەوەی خوێنمان بۆ خوێندنە یاخۆ هیلاکردن هیوا وتی نا هاوکار ئەوەی لە قوتابخانە دەیخوێنین تەنها بۆ ئەوە بیخوێنی کە نمرە بهێنین هەڵەیە بەڵکو دەبێت لە ژیاندا جێبەجێیان بکەین خۆ ئەمەی من دەیکەم هیچ سوودی نەبێت شارەکەمان جوان دەکات هاوکار پێکەنی وتی جا ئەو دارە بچکۆلەیە چۆن دیمەنی ئەم شارە گەورەی پێ جوان دەکرێت هیوا وتی ئەگەر هەر کەسە و لە ئاستی خۆیەوە نەمامێک بنێژێت چۆن شاپڕ نابێت لە دار و ناڕازێتەوە هاوکار کەمێک بیری کردەوە وتی تۆ ڕاست دەکەیت بەڵێن بێت منیش نەمامێک بنێژم و هاوڕێکانیشم هەم بدەم و فێریان بکەم دار و درەخت چەندە سوودی هەیە وەک چۆن تۆ منت فێر کرد تا بە هەمووان شارەکەمان سەوز و ڕازاوە بکەین دراخد باڵی بەرزە عشقی هەوای بێگەردە دراخد باڵی بەرزە عشقی هەوای بێگەردە دیمەنی زۆر بێدەنگە بۆ شار گەلێ قەشەنگە دیمەنی زۆر بێدەنگە بۆ شار گەلێ قەشەنگە بولبولی جوان لە سەری ئاوازی نازک ئەتری بولبولی جوان لە سەری ئاوازی نازک ئەتری لەنا
چیرۆکی 38 هاوڕێتی و دەستپاچی گۆڤاری جگەرگۆشەکان ژمارە 172 لە نووسینی لەنیا فەرەیدون محەممەد. ئارام و هیوا دوو هاوڕێی گیانی بەجانی یەکتر بوون و زۆر یەکیان خۆش دەویست. حەزیان دەکرد هەموو کاتەکانی ژیانیان پێکۆ بن و لەگەڵ یەکدا یاری و گەمەی خۆش ئەنجام بدەن. بەڵام ئەمەیان بۆ نەدەگونجا چونکە ئارام لە یەکێک لە گوندەکانی سەرسنووری کوردستان دەژیا و لەگەڵ ئەوەی ڕۆژانە دەچوو بۆ قوتابخانە و وانەکانی دەخوێن، لە دوای دەوامی قوتابخانەش یارمەتی باوکی دەدا و بەرخۆلە و کاریلەکانی دەبردە دەشت و دەیلەوەڕاندن. هیواش لە گوندێکی نزیک گوندەکەی ئارام دەژیا، ئەویش ڕۆژانە دەچوو بۆ قوتابخانە و بەڕێک و پێچی وانەکانی دەخوێند و لە دوای قوتابخانەش دەچۆ دوکانەکەی باوکی و یارمەتی باوکی دەدا. ڕۆژێک هیوا زۆر بیری ئارامی هاوڕێی دەکرد، لەبەر ئەوە بڕیاریدا کە ڕۆژی پێنجشەممە لە دوای دەوامی قوتابخانە مۆڵەت لە باوکی وەربگرێت و بچێت بۆ سەردانی ئارامی برادەری و شەو و ڕۆژی هەینی پێکەوە بەسەر ببان. باوکی هیواش ئەم بڕیارەی هیوای زۆر پێخۆش بوو، ناوچەوانی هیوای کوڕی ماچ کرد و پێیگوت: کوڕم، سەلام بگەینە بە ئارام و خانەوادەکەیان و لە ڕێگا زۆر وریای خۆت بە. هیواش دەستی باوکی ماچ کرد و گوتی: بەسەر چاو بابەجیان. ڕۆژی پێنجشەممە هیوا زۆر دڵی خۆش بوو، جانتاکەی هەڵگرت و بەرەو قوتابخانە کەوتە ڕێ و زۆر بە دڵخۆشیەوە وانەکانی خوێن. کاتێکیش گەڕایەوە لە دوای نان خواردن و کەمێک حەوانەوە خۆی بۆ سەفەرەکەی کۆ کردەوە و خواحافیزی لە ئەندامانی خێزانەکەی کرد و بەرەو لادێکەی ماڵی ئارام کەوتە ڕێ. لەم کاتەدا باوکی هیوا بانگی هیوای کرد و دیارەکی جوانی بۆ ئارام نارد. هیوا وردە وردە لە دێیەکەی ماڵی ئارام نزیک دەبوویەوە، لە ناکاو جزدانێکی پارەی دۆزیەوە. کاتێک کردیەوە دیتی بڕێکی زۆر پارەی تێدایە. جزدانەکەی خستە گیرفانی و کەوتە ڕێ و کاتێک گەیشتە ماڵی ئارام هێشتا ئارام نەگەڕابیەوە لە دەشت، بەڵام ماڵی ئارام زۆریان پێخۆش بوو، بە خێرهاتنێکی گەرمیان کرد. لە دوای حەوانەوە هیوا مەسەلەی دۆزینەوەی جزدانەکەی بۆ باوکی ئارام باس کرد و باوکی ئارامی زۆر سوپاسی هیوای کرد بۆ ئەم دەستپاچەی و گوتی: ئەمە جزدانەکەی مامفەتاحی دراوسێمانە و من خۆم چەند جارێک بینیمە پێی. پێکەوە جزدانەکەیان بردەوە بۆ مامفەتاح و دڵی مامفەتاحیان خۆش کرد. مامفەتاحیش دیارەکی زۆر جوانی پێشکەش بە هیوا کرد. Bezai la
چیرۆکی 39 باران بارین گۆڤاری گوڵەکان ژمارەسی لە نووسینی پەرژین جەلیل. چۆمان زۆر حەزی بە سەفەرکردن بوو. هەمیشە لەگەڵ دایک و باوکیدا سەفەری دەکرد و سەردانی خزمەکانی دەکرد و کاتی خۆشی بەسەر دەبێت. شەوێکیان بڕیاری سەفەرکردنیاندا بۆ ماڵی پورە نازەیان کە لە شارێکی تر بوون. چۆمان زۆر دڵخۆش بوو بە سەفەرەکەیان. بەیانی زوو کاتێک هەستان بارانێکی زۆر بەلێزمە دەواری. بۆیە باوکی پەشیمان بووە لە سەفەرەکەیان و دوای خست بۆ کاتێکی تر. چۆمان زۆر تووڕە و بێتاقەت بوو وتی: ئەی خوایە، باران سوودی چییە؟ وا دەبارێت تەنها زیانی هەیە و هیچکە. ئەوە سەفەرەکەی ئێمەی تێکدا. باوکی وتی: کوڕم، باران سوودی زۆری هەیە، خێر و بەرەکەتە بۆ مرۆڤ و سەرچاوی ئاوی ئێمەیە و باران سەوزایی بەدەشت و دەردەبەخشێت و لە بەهاردا تۆگەشت و سەیرانی خۆشتر لەم سەفەرە دەکەی. باش بزانە ئەگەر باران نەبارێت ئێمە ناژین. پاشان دایکی وتی: کوڕی شیرینم، باران نەخۆشی و دەرد و بەڵا لەناو دەبات و چەندین سوودی تریشی هەیە. کاتێک چۆمان گوێ لەم قسانە بوو، زانی باران سوودی زۆر هەیە. بۆیە وتی: خوایە گیان، بارانی بە ڕەحمەتی خۆت ببارێنە بەسەرماندا تا کەژ و کێوەکان سەوز بن و سەفەرەکانی ئێمە خۆشتر بن. هەیاران و مەیارن، یاخوا ببارێ بارن بۆ فەقیر و هەژارن. قەومی حەسەن و حوسێنان هەمووی قڕبوون لە تێنان. قەومی حەسەن و حوسێنان هەمووی قڕبوون لە تێنان. شارێ خوایە باران ببارێ لە لادێ و لە شارێ لە سبەینە تا ئێوارێ و بەلێزمە بێتە خوارێ لە سبەینە تا ئێوارێ و بەلێزمە بێتە خوارێ. بووکە بە بارانێ ئاوی بندەغڵانێ بووکە بە بارانێ ئاوی بندەغڵانێ سەعاتی جارانێ و لە دێرین زەمانێ سەعاتی جارانێ و لە دێرین زەمانێ. بوچی ناو باغانە چەندە خانومانە بوچی ناو باغانە چەندە خانومانە لە گەورە ماڵانە و لە دێرین زەمانێ لە گەورە ماڵانە و لە دێرین زەمانێ. تا سەرکەپرێ لێ دەدا دەفوتە بڵێ بووکە تا سەرکەپرێ لێ دەدا دەفوتە بڵێ لە کاسیش ناکە شەرمێ و لە دێرین زەمانێ لە کاسیش ناکە شەرمێ و لە دێرین زەمانێ. شەموو لە مێوژی دەوێت مێوژی عەمبارانی دەوێت شەموو لە مێوژی دەوێت مێوژی عەمبارانی دەوێت شەکری لە شارانی دەوێت و دیاری منداڵانی دەوێت شەکری لە شارانی دەوێت و دیاری منداڵانی دەوێت. شەمولەی لە ناو ڕەزی بای لێ دەدا و دەلەرزی شەمولەی لە ناو ڕەزی بای لێ دەدا و دەلەرزی فردەکە ئاوێتەزی و بەجوانی خۆی دەنازی فردەکە ئاوێتەزی و بەجوانی خۆی دەنازی. بووکە بە بارانێ ئاوی بندەغڵانێ بووکە بە بارانێ ئاوی بندەغڵانێ سەعاتی جارانێ و لە دێرین زەمانێ سەعاتی جارانێ و لە دێرین زەمانێ. شەموو لە مێوژی دەوێت مێوژی عەمبارانی دەوێت شەموو لە مێوژی دەوێت مێوژی عەمبارانی دەوێت شەکری لە شارانی دەوێت و دیاری منداڵانی دەوێت شەکری لە شارانی دەوێت و دیاری منداڵانی دەوێت.
چیرۆکی ژمارە چل مانای هاوڕێتی گۆڤاری گوڵەکان ژمارە 47 لە نووسینی نیگار ڕزگار. سانە و هانا دوو هاوڕێی زۆر خۆشەویست بوون. لە مناڵیەوە پێکەوە بوون و پێکەوەش داهاتن بۆ قوتابخانە و پێکەوە دەڕۆیشتنەوە. ڕۆژێکیان قوتابیەکی نوێ هاتە پۆلەکەیانەوە، ناوی هەستی بوو. هەستی زۆر ئێرەی بە سانە و هانا دەبرد. کاتێک ئاوە پێکەوە دەیان بینی ڕۆژێک ویستی بە فێر خۆی بکات بە هاوڕێیان. چوو بۆ لایەن وتی حەز دەکەم ببم بە هاوڕێتان. ئەوانیش قبوڵیان کرد. ماوەیەک پێکەوە یاریان کرد تا ڕۆژێکیان کاتی هاتنە دەرەوەی قوتابیەکان ئەو خۆی کردە نەخۆش و لە پۆل دەمایەوە. هەستی چوو هەموو پێنووسەکانی سانەی خستە سەر کورسیەکەی هانا بۆ ئەوەی هانا بکات بە دز. کاتێک چوونە ژوورەوە سانا سەیری کرد پێداویستیەکانی نەماوە و دەستی کرد بە گریان. بەڵام دوایی بینی لەسەر کورسیەکەی هانا بوو. وای زانی ئەو دزیویەتی. بەمەش لەگەڵ هانا بوو بە شەڕیان و ماوەیەک پێکەوە قسەیان نەدەکرد. پاش چەند هەفتەیەک هەستی پەشیمان بوو و چوو بۆ لای هانا و سانا و داوای لێبوردنی لێیان کرد و پێیانی وت هاوڕێکانم بەڕاستی من زۆر شەرمەزارم. من ئێوەم بە شەڕدا و هەمووی خەتای من بوو. ئەوانیش لێ خۆش بوون و هەستیش بڕیاریدا جارێکی تر کاری وا دووبارە نەکاتەوە. من چیم کردووە هەموو بەجارێ هەڵچوون کە منداڵ بوون کامەتان بێ هەڵە بوون. من چیم کردووە هەموو بەجارێ هەڵچوون کە منداڵ بوون کامەتان بێ هەڵە بوون. بۆ بریندارم دەکەن گەر هەڵێکم هەبێ من لە دنیای خۆشی خۆمم هەتا سەر هەر بەتەمام. بۆ بریندارم دەکەن گەر هەڵێکم هەبێ من لە دنیای خۆشی خۆمم هەتا سەر هەر بەتەمام. کامەرانی ببین بەهاو ڕازیگیانی بۆ دنیای پڕ کامەرانی ببین بەهاو ڕازیگیانی بۆ دنیای پڕ کامەرانی